أنا نصاب تواوە بەناوی خودای پەخشندەی میهرەبان دانیشتنەکەمان بە ناوی گەلی کوردستانەوە دەست پێ دەکەین. خولی چوارەمی هەڵبژاردن ساڵی پێنجەم دانیشتنی ژمارە 9 ڕۆژی دانیشتن 13/2/2018 بەرنامەی کار بە پێی حکومەکانی بەرگەیەکی مادەی 20 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو دەست سەرۆکاتی پەرلەمان بڕیاریدا کاتی دانیشتنی ژمارە 9 خولی پاییزەی ساڵی پێنجەم لە خولی هەڵبژاردننی چوارەمی پەرلەمان لە کاتژمێری 11 نیوەڕۆ ڕۆژی سێشەمبە ڕێککەوتی 13/2/2018 بێت. بەرنامەی کاری دانیشتنەکە بەم شێوەیە: یەکەم گفتوگۆکردنی پرۆژە یاسای بەرکارکردنی یاسای هەمواری 20ەمی یاسای میلاکاتی ژمارە 20 ساڵی 1960 لە هەرێمی کوردستان بە پێی مادەکانی 72 74 75 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراوە. دووەم گفتوگۆکردنی پرۆژە یاسای بەرکارکردنی یاسای نەهشتنی بازرگانیکردن بە مرۆڤ ژمارە 28 ساڵی 2012 عێراق لە هەرێمی کوردستان بە پێی مادەکانی 72 74 75 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراوە. سێەم زیادکردن و دەست لە کارکشانەوەی ئەم ئەندام پەرلەمانانەی خوارەوە لە لجنە هەمیشەیەکانی پەرلەمان بە پێی مادەی 44 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراوە. یەک دەست لە کارکشانەوەی ئەندام پەرلەمان بەڕێز دلێر مستەفا حەسەن لە لجنەی کاروباری پێشمەرگە و شەهیدان و قوربانیانی جینۆساید. دوو زیادکردنی ئەندامی پەرلەمان بەڕێز ساری عەبدوڵەتیف مەولود بۆ سەر لجنەی ڕۆشنبیری و ڕاگەاندن و هونەر. چوارەم گفتوگۆکردنی پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە لەلایەن لجنەی کاتی بۆ پێداچوونەوەی پەیرەوی ناوخۆ ئامادەکراوە بە پێی بڕیاری ژمارە 26 ساڵی 2014 و بڕگەی 8 نەمادەی 56ەم یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو پاڵپشت بە مادەی 94 پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو. ئێستا داوا لە بەڕێز بێگەر تەڵەبانی دەکەم سکرتێری پەرلەمان پوختەی دانیشتنی پێشتر و غیاباتی بێهۆ ئەوەی بەهۆ پێشکەش بە دانیشتنەکە بکات. فەرموو بەڕێز. بە ناوی خوای گەورە و میهرەبان پوختەی دانیشتنی ژمارە 8 ئاسایی ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 12/2/2018 بەم شێوەی خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان، دوو خوێندنەوەی ناوی ئەندامانی ئامادەبوو ئامادە نەبوو و هەروەها خوێندنەوەی پوختەی دانیشتنی پێشوو لەلایەن سکرتێری پەرلەمان، سێ گفتوگۆکردن و پەسەندکردنی پرۆژە یاسای زیادەڕۆیی لەسەر موڵکی دەوڵەت. ناوی ئەو ئەندام پەرلەمانە بەڕێزانەی کە لە دانیشتنی ژمارە 8 ئاسایی لە بەرواری 12/2/2018 مۆڵەت پێدراون یان بەبێ مۆڵەت ئامادە نەبوون ئەمانن: ئاواز جەنگی بورهان مۆڵەت، سەرکەوت سەرحەد خەلیفە مۆڵەت، عەباس فەتاح مۆڵەت، گەشە دارا جەلال مۆڵەت، جەمال عوثمان کاڕەسوول ئامادە نەبوو، شیرن حوسنی ڕەمەزان مۆڵەت، ساڵح بەشار ساڵح مۆڵەت، عەلی هالۆ مۆڵەت، هێڤا حاجی میرخان مۆڵەت، فێروز تەها مۆڵەت، محەممەد عەلی یاسین مۆڵەت، بەهار عەبدوڕەحمان مۆڵەت، رابون تۆفیق معروف مۆڵەت، زولفا مەحمود عەبدوڵڵا مۆڵەت، سەهراب میکائیل محەممەد مۆڵەت، شێرک و حەمە ئەمین مۆڵەت، عادل عزیز شکر مۆڵەت، ئایدن معروف مۆڵەت، ئاری محەممەد عەبدوڕەحیم مۆڵەت، باپیر کامەلا سلێمان مۆڵەت، جەودەت جەرجیس مۆڵەت، عەبدوڕەحمان فارس مۆڵەت، کەمال یەڵدا مۆڵەت، وەحیدە یاقۆ مۆڵەت، یعقوب گورگیس مۆڵەت. ئەمە دانیشتنی سەر لە بەیانی و دانیشتنی ئێوارە شەوانەی کە بەیانیەکەی بڵێن حزوریان هەبووە بەڵام دوای ڕۆداوای مۆڵەتیان کردووە، خۆمان لێرە جیامان کردوێتەوە. ئەو ئەندام پەرلەمانە بەڕێزانەی کە بۆ دانیشتنی ئمڕۆ داوای مۆڵەتیان کردووە: یەروانت نیسان، وەحیدە یاقۆ، دکتۆر جوان ئیسماعیل، عادل عزیز، سوهام عومەر، ڕۆزا مەحمود، جەودەت جەرجیس، کەمال یەڵدا، ساڵح بەشار، هێڤا حاجی میرخان، شیرن حوسنی، ئیریس عەلی، ئەنەس محەممەد،
فێرۆستەها ئاواز جەنگی دکتۆر عەزەت سابر. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز سکرتێری پەرلەمان. من کاکە عەبدوڕەحمان خاڵێکی نظامی فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من داوا لە ئێوە کۆکو دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئیلتیزامی تەواو بە کاتی دانیشتنەکانەوە بکرێت، چونکە سەعات 11 کە دانراوە ئەوە چارەکی بۆ 12. ئەمە یەک. دوو، لە ڕاستیا کە ئێمە دوێنێ دانیشتن بووە زۆری نەمان لە هەولێرین پێویستی نەیە کە دانیشتن سەعات 11 بکرێت. ئەمە یەک. دووهەم داواکارم لە پەرلەمانی کوردستان هەمومان دەزانین لە ئێستادا بە تایبەت پرۆسەی پەروەردە و فێرکردن لە حاڵەتێکی زۆر خراپدایە، لە بەشێکی هەرە زۆری کوردستاندا دەوام بە تەواوی ئیفلیج بووە و لە بەشەکەی تریا لە ڕاستیدا بە نێوەناچەڵی دەوام بکرێت و ناکرێت پەرلەمانی کوردستان وەک چۆن حکوومەت خۆی لێ لە ڕاستیدا لێگێل کردووە ناچێت بە دەنگ چارەسەرکردنی گرفتەکانەوە. ئێمەی پەرلەمانتاران کە نمایندەی خەڵکی کوردستانەکەین ماموو توێژەکانەوە لە ئاست ئەو گرفت و کارەساتەی کە ڕووی لە هەرێم کردو بێ دەنگ بین. بۆیە داواکارم لە بەڕێستان ئێمە جارێکیش داوامان کردووە یا ئەنجومەنی هەرێمی بانکن بۆ ئەم پەرلەمانی کوردستانە و وەزیری پەروەردەش پێویستە بێتە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی لە ڕاستیدا کۆتایی بەم هەموو گرفتە بێنین و لانی کەم چارەسەرێک یانیم چارەسەرێک بدۆزینەوە و پێشتریش داوامان کردووە. بۆیە تکا ئەکەم ناکرێت هەرێمی کوردستان بەو هەموو قەیران و تەنگەژەدا گوزەر بکە. ئێمەی پەرلەمانی کوردستان لە ئاسیدا بێ دەمبین و سپاسانەکەم. سپاس. جارێ یەکەم لەسەر ئەو پوختەی دانیشتنی پێشتر هیچ تێبینێک من هەستم پێ نەکرد هەبیتن ئەوە پەسەند دەکەین. لەسەر خاڵی نظامی بەس مامۆستا عەبدوڕەحمان ئەوەی سەبارەت بەوەی یەکەم بەڕاستیەوە لە جێی خۆیە، بەڵام پەیوەست نەبوو بە ئێمە لە دەستەی سەرۆکاتی پەرلەمان، زیاتر پەیوەستە بە ئێوەوە. ئێمە متابعەمان دەکرد لە خوارێ تقریبان 20 دقە ڕۆیشتن هەر نیساب تەواو نەبوو، نیسابەکە هەر لە خوارێ بوو. لە ئاخرش کە هاتین هەندێک بەسەروبەری هەبوو لە ئیستیقلالی کاتمان کرد. بەرحاڵ ئەوە زۆر گرنگە، ئێمەش ڕەچاوی دەکەین، خۆتاش ڕەچاوی بکەن. سەبارەت بەوەی پەروەردە ئەوە دەتوانن بە شێوازێک لە شێوازەکان بە تایبەتی لە ژنەی پەروەردە و خوێندنی باڵا ئەو بابەتە دوای داوا بکەن. ئێمەش پەیوەندی پێویست ئەنجام دەدەین و ئەو پرسە فعلەن پرسێکی زۆر گرنگی کۆمەلگای کوردستانیە، خەڵکی کوردستانە، قوتابیانە، کەسوکاری قوتابیانە، قوتابخانەکانە. بۆیەش ئەوە بەتەکید بۆ پەرلەمانی کوردستان گرنگە. دوو خاڵیتری نظامی وەردەگرین، سێ خاڵیتر وەردەگرین. بەڕێز دکتۆر ئیبراهیم سمو. بەڕێز سەرۆکی پەرلەمانی هەر بۆ ڕوونکردنەوە لەسەر تێبینیە کاک عەبدوڕەحمان دوهیمە ناوەرێکی لیژنا پەروەردە خوێندنی باڵا وەکو بێژین بە حوزوڕە هەموو ئەندامێت لیژنا پەروەردە خوێندنی باڵا مە هەست پێ بابەتی کریە کاک عەبدوڕەحمان بەحەس کردی لەو ڕاژی هەر ئەڤرۆکە بنوێنەراتیا لیژنا پەروەردە خوێندنی باڵا لەگەڵ وەزیرە پەروەردێ ئەمریش نەخوارێ دەمل دەست حازریە خۆ حازر کردیا لەگەڵ مدیر عامێت خۆ خڕا کۆ مەریشنەکە وەکو سەرۆکێت زانکۆە کۆ ئامادە بووین پێش هەفتەیەکێ هەمیدێ لیژنا پەروەردە خوێندنی باڵا تنێ مگلەیەکە بچووکە هەی یعنی بۆ بابەتێکی هۆسا گرنگ دویا کاک عەبدوڕەحمان ژۆکۆ ئەندامێکی پەرلەمانی عەلەقەل پەیوەندێکی ژمەکرد بە کامە چی کردیە لیژنا پەروەردە خوێندنی باڵا هەندە جارە وەسا هەستێکی بۆ خەڵکی دیار بکەن کۆ کەنەما لیژنا پەروەردە خوێندنی باڵا یا نویستیە هاش بابەتی نە باوەڕکە بە دوو کۆمبۆنەوە کرد ئەوە دکتۆرە ڕێواز دکتۆرە جوان هەموو ئەندامێت لیژنا پەروەردە خوێندنی باڵا شاهدی بێ ئاخنێنە ئەوە دوو هەفتی ئەم ڤی بابەتی بە و ئەو بابەتەژی ئەم حەزکەن کاک عەبدوڕەحمان هەر ئەندام پەرلەمانێک ئەو ڕۆژە ئەم دەستنیشانکەن کۆ وەزیر و مدیر عام بن بلا ئەوجی حازر بن چکو ئەندام پەرلەمانن چ پرسیارەکە هەبێت ئاراستەی وا بکەتەوە ئەگەر ڕازی نەبن و قەناعەت پێ نەینا پاشی چەند ڕێکێت یاساییدا بخۆ ئیمزا کۆمکەن و وەزیریش داخوازکەنە پەرلەمانی سوپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆر ئیبراهیم سمو. بەتەکید چەند قسەکردن لەسەرەوە بابەتە، چەند بایەخدانی ئێوەی بەڕێزە بەو بابەتە و ئەوەش لە جێی خۆیەتی و لە کاتی کۆبوونەوەی لیژنەکان کە میوانتان هەبیت پێم باشە ئاگاداری دیوان بکرێت. دەزانم ئاگادارتان کردووە بۆ ئەوەی هەر بەڕێزێکی تر بەلای گرنگ بیت لەو دانیشتنە ئامادە بیت بە حزوری میوانان دەتوانیتن دوای ئاگاداربوونەوە ئەوش ئامادە ببیت. بەڕێز عەلی حەمەد ساڵح خاڵی نظامی. خاڵێکی ترمان هەیە دواتر دکتۆرە باڵایە. بەڕێز
سەرۆکی پەرلەمان بەڵێ. ئێمە بە پێی پێڕەوی ناوخۆ لە حوتی 11 واتە پێش 3 مانگ بانگهێشتی ئەنجومەنی باڵای هەرێمی نەوت و غازمان کردووە تکاکەم لە دانیشتەکانە وەڵامیان نەداوینەتەوە. هەرێمی کوردستان تووشی قەیرانێکی قوڵی دارایی بووە، ئەوەی پەروەردە، ئەوەی لیواکانی وەزارەتی پێشمەرگە، هێزی ناوخۆ، هەمووی پەیوەندی بە دۆسەی نەوتەوە هەیە، پەیوەندی بەو قەرزانەوەی کە نازانرێ چی لێ هاتووە و چۆن لەگەڵ دیلۆی تا کۆبووینەتەوە، وەڵامێکی مقنع نییە. یعنی هیوادارین وەڵامێکی پێڕەویمان بنەوە بۆ ئەنجومەنی باڵای هەرێمی نەوت و غاز نایەتە ئەم پەرلەمانە. ئایا ئێوە داواکاریەکەتان نەناردووە ئەوان ناینێرن چونکە دڵنیا بن لەوەی ئەمە پەیوەندی بە هیچەوە نییە. ئەم دۆخە بەردەوام بێت هەرێمی کوردستان تووشی داڕوخانێکی زۆر گەورەیە بێت و ئەگەر وا بڕوان لە ساڵی 2010 دۆخی موچە زۆر خراپترە بێت بۆ نەوەڵامی پرسیارەکانمان دراوەتەوە و نەدێنە دانیشتنی پەرلەمان و ئێمە بە پێی پێڕەوی ناوخۆ کردومانە ئەوە 15 ڕۆژی شتێکپەر بووە و ئەبێ ببێ بە ئستجوابەکەش ناڕوە بۆیە تکاکەم وەڵامێکی پێڕەویمان بنەوە ئایا دێنیان نایە و هۆکارەکەی بە پێی پێڕەوی ناوخۆ وەڵاممان بنەوە سوپا. سپاس بۆ بەڕێز عەلی حەمەد ساڵح. ئەو بابەتە ڕاست دەکەی بەڕێزتان باستان کردووە داواتان کردووە بەڕێزی ترش داوای کردووە و هەمووش لە جێی خۆنە و پێویستن. ئێمەش ئەو ڕۆژە حزوری بە حزوری بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران حزوری بە حزوری بەڕێز جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران شاندوی حکومەت لە پەرلەمانی کوردستاندا ئەو داوایە جارێکی تر جەختمان لێ کردەوە داوامان کردەوە گوتمان ئەکە هەموو ئەنجومەش حازر نەبی لە پەرلەمانی کوردستان بەڵام پەرلەمانی کوردستان پێویستی بە وەڵامێکی حازر هەیە وەڵامێک لە حزوری پەرلەمان لە دانیشتنێکی پەرلەماندا بۆ یەش ئێمە ئەو ئەمادەکاریانەی ماون ئەنجامی دەدەین لە کاتێکی نێزیکدا بێنە ئێرە ئەو ڕوونکردنەوەی پێویستن بە پەرلەمان بدرێت لە ڕێگای پەرلەمان بە خەڵکی کوردستان بدرێت. خاڵی تری نیزامی بەڕێز دکتۆرە ڤاڵا. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیار دەکەم بڕگەی یەکەم کە تایبەتە بە گفتوگۆکردن لەسەر پرۆژە یاسای بەرکارکردنی یاسای هەمواری بیستەمی یاسای میلاکات دوا بخرێتن لەبەرەوەی لیژنەی یاسایی لە کۆبوونەوەی ئەو ڕۆیدا کتابێکی ڕسمی کردووە بۆ حکومەت بە مەبەستی وەرگرتنی ڕای حکومەت لەسەر ئەو بابەتەکە پەیوەستە بە پێدانی عینوانی وەزیفی بۆ ئەو کەسانەی کە حکومەت دایان دەمەزرێنەیان دایمەزراندون بۆیە پێویستیمان بەڕای سەڕیحی حکومەتە لەو بابەتە داوا دەکەین گفتوگۆکردن لەسەر ئەو بابەتە ئەمڕۆ دوا بخرێت. سپاس بۆ بەڕێز دکتۆرە ڤاڵا. بەڕێز تەلال لەتیف. بەڕێز سەرۆکی پەرلەمان من سەرەتا پشگیری لە داواکەی و پێشنیارەکەی دکتۆرە ڤاڵا ئەەکەم لەبەرەوەی کە زۆر گرنگە هەر یاسایەک دەرەچێت جێبەجێکردنەکەی گرنگترا بۆیە پێویستەکە بۆ هیچ کێشەیەک دروست نەبێت لە دواتر لە بۆ جێبەجێکردنی ئەو یاسایە پێویستە چاوەڕێی ڕای حکومەتکەین کە وادەیەکیشمان بۆ دیاریکرۆ کە لە هەفتەیە تێپەڕنەکە و خاڵی دووەمیش پەیوەندیدارە بەو یادداشتێک کە لە 6/11 پێشکەشم کردو بە سەرۆکاتی پەرلەمان سەبارەت بە هەردوو دەستەی نەزاهە و دەستەی مافی مرۆڤ تکایە زۆر گرنگە پەرلەمانی کوردستان ئەو ڕێکاری یاسانە بگرێتە بەر چونکە کێشەی بۆ دادگاکان دروست کردەوە چونکە کاری هەردوو دەستەکە پەیوەندیدارە بە کاری دادگاکانەوە وێ ناکرێت سەرۆکی ئەو دەستانە بە شێوەیەکی نایاسایی لەو جێگارن بێنەوە ئەگەر وادەی خۆیان وادەیەکی کان پێ ئەدرێتەوە بە پێی یاساکە ئەوە ئەتواندرێ ئەگەر وانێ هەردوو وادە و دەورەی خوانیان تەواو کردو ئەو پێویستە بگۆڕن بۆی کێشە بۆ ئەو دادگانە دروست نەبێ ئەو ئەرکی پەرلەمانی کوردستانە کا لەسەر ئەو ڕێکانە بکە بە پێی یاساکان و زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز تەلال لەتیف. 4 خاڵی تری نیزامی هەنە 5 هەنە 6 هەنە یەک بە یەک وەردەگرم بە پێی ئەزبەقیەتەوەی من بینیومە تەقدیریە. بەڕێز مامۆستا مەلە ماجد. بەڕێز سەرۆکی پەرلەمان بینیم لەگەر داوای لێو بردونم لە بەڕێزان ئەندامانی پەرلەمان داواکاریەکەم هەیە هەز دەکەم کە لە خاڵە نظامیەکان یعنی کاتێکی زۆر دەکوژرێ من داوا دەکەم لەگەڵ دەستپێکی پێشکەشکردنی بەرنامەی کار و خوێندنەوەی غیابات و ئەوە لەگەڵ دوای خوێندنی غیابات لە خاڵە نظامیەکان پەخشی ڕاستەوخۆ ڕابگیرێت دوایە دەست پێ بکاتەوە. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز مامۆستا مەلە ماجد. بەڕێز شوان شێخ ئەحمەد. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش بە هەمان شێوە پژی لە پێشنیازەکەی دکتۆرە ڤاڵا دەکەم سەبارەت بە دواخستنی گفتوگۆ لەسەر یاسای هەمواری بیستەمی یاسای میلاکات. سپاس. سپاس بۆ بەڕێز شوان شێخ ئەحمەد. بەڕێز حەیات مەجید.
بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە داواکەی بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی ئەکەین و خاڵێکی تریش لە ناو بۆکسەکانی ئەندامانی پەرلەماندا دوێنێ و چەند جارێکی تریش متابعە کراوە نەگەهر من چەند ئەندامێکی بەڕێزی تریش ئەو راپۆرتانەی کە ئەخرێتە ناو مناقەشەوە لە ناو بۆکسەکانە نیەگەر مڕاجعەیەوەکەنەوە لە ڕووی ئیداریە و سپاسدانەکەین. سپاس بۆ بەڕێز حیات مەجید تاکید لە دیوان دەکەین کە دەبێتن ئەو بابەتە چارەسەر بکرێتن. بەڕێز سامینە زکری. برای سروک پارلمانی پیشگیری دکترا والایت کم کو برگاهی که بهت پاش اخسن چونکی تبعیات مالی جیت هین ودوت رای حکومت دادی هر وسا برگاه دویج بهت پاش اخسن جبر چند سببا بونمونه بدید نام دراسه سر نهاتی کردن سروی یاسا انفاضا یا بازرگانی کردن مروبا هندک نمونه ده بحث کم پروژه یاسای بازرگانی کردن مروبا یا عراق بونمونه گه سحکه ماده دوی بحث هندید کرد که لجنه بهت دام از راندن ناو نشان لجنه که یا مرکزی یا برهمدار بو بازرگانی کردن مروبا کل گلنوینرین هنم و پارزگاه ها دویتن تنسیق بیدن اوت شکر کو دویتن گلدام و دزگهن هرم کردستان یا گنجای بید ماده که کوپیتیوی تعدیلیه یا ماده 3 فقره 8 کوپیتیوی اصلا بهتر لادان دویده ماده او ماده بجید هولدان بهتر کردن که عراق ببیت اندام د اتفاقیات دولی دا اوین گریدای برهنگاربون و مروان که اوج ماده که یزده و ارکلجنا یا مرکزیه یا ماده 4 بحث هندید کردن که ویا با حرم و هر پارزگاه که لجنه که فرعی بهتر دامز راندن که اگر گور و ماده بیتن ماده که یا زده چونکه اگر حرم لجنه بهتر دامز راندن لجنه که یا سرکی بیتن لجنه فرعی نویسنگه هیت و د پارزگاه و هر وسا قضا ده توکرن یا ماده 5 بجیتن فقرایی که بحث سزاد کرد که سزا بجید هر یک جوان کارن که هاتی نت کرن ماده ای که دا کد ماده ای که توی یا سای دا جی پناسه کرنن واتا ماده که یزده و دوی تعدید دا بهتا کرن یا ماده 10 بحث هندید کتن بتن موافقه او کسی قربانی دوی توانه داد دویتن بهتا و ناهی تا ورگرتن اصلا او خود جریمه که یا دولیه و اختصاص که شامل و عالمی از ضمن قانون عقوبات یا سال 69 که هر کسی توانبا بیتن دولیان بهتر گرتن اتوماتیکیان دهتا سزادان و هر وسا افتوانه نهایت ماده 3 اصول محاکمات اجبر هنده دخواست کم که افقره جی بهتا پاش اخستن بو هنده که دراسته که باشتر سر بهتر بله سپاس بو برئیس امینه ذکری برئیس سوران عمر دواتر برئیس دکتور بهار بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم سەیرە بڕگەی یەکەم لە بەرنامەی کار کە گفتوگۆیە لەسەر بەرکارکردنی یاسای هەمواری بیستەمی یاسای میلاکات چۆتە بەرنامەی کار و بە لیژنەی یاسایی و لیژنە پەیوەندیدارەکان تێپەڕیوە ئێستا داوای لابردنیەکەن لە کاتێکە ئەم مەسئلەیە ئەگەر بەهانە ئەوێ تەبعیاتی مالی هەیە بەڕاستی دەبوو لە لیژنەی داراییش ئەوە مناقەشە بکرایە بەڵام کە لیژنەی یاسایی بۆ ئێمەی ناردووە بە ڕێزانی ئەندامانی نیژنە لەوێن پێیان وتوین ئینفازە بەبێت تەبعیاتەوە هیچ کێشەیەکی پێم سەیرە ئێستا داوا کرێ لە بەرنامەی کار لابرێ بۆیە ئومێ دەکەم لا نەبرێ و داواکەم کە وەک خۆی بڕوە. سپاس بۆ بەڕێز سۆران عومەر. بەڕێز دکتۆرە بەهار. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پشتیوانی لەو ڕایەکەم کە بڕگەی یەکەم لا ببرێت لبروي هندي مسألة هي مسائل قانونية يعني مسألة ملاكات بيوندي بدصلاتي جبجة كردنا وهيا وزياد كردني توصيفي وظيفي وعنواني وظيفية أو بابتها بوي بيسمع عن برأيك صريحي حكومته أو جورة بروجانا يان دبير مباشرة لحكومته وبين يا أقل لحكومته ونين دبير حكومة بليك من رازين بو درجة وظيفيانا كأيوة إضافة دا كان بو أم بابتها بويا بابتها كزور يا سايا كأيما داوي دواخستنية كين دواخستنا كشي تصورنا كميتي تيابي حكومة داوي مجالي بيمانوتون لما وي حفتيه كان رأي خويان ما مدنوانه. سپاس بو برئیس دکتور بهار. برئیس عمر کوچر. برئیس سەرۆکی پەرلەمان جنابی هەوە هەمی ئەندام پەرلەمان زانن یعنی کە بارودۆخێ vegavê xeltê re dibûrîtin çi asta ev yasa و گفتوگویت ئەم بکەین هەمی گرنگن بەس پەرلەمان نینەری ڕاستەقینەی خەلکیە
قناعتها من اف بروجي تشاكسازيه حكمتي هاتي اوا حق نبا همي ببتا ياساو او چونكن ما داخاز جي كلي وكلجنا دسباكي بسركاتي بنريد بو انجمن وزيران افيد نياساي بيدفي برياره كي نزيك بهالوشينن ودخل كي ديتر افيد دوامت كات افيد مستحق موچوان ناس هي وجاره كي بيتن بجمع في اقدر يواب كين كوما اتلجنا دسباكي دا رابورتا خو تمام كري دا خازت كين كو سركاتي دفشونا لجنه ديجيب كاتن افهر لجنه بزيترين وقت افي بروجي بينا هولا برلماني داتش بيانو بو حكمت نمينن بيجيتن كو برلماني تاخير كير ووضع خلقي هنده خراب امينا بيروي ناخوفا ان فندك يا سايد قالك يعني انه كخلق ناي بيدفي افا خالايك خالا دوي اس پشتوانیا تلارخانت کم اوا چنجا سروکی دستپاکیش مدا خاص کرد ماویوانی بسر و چوی نیا سایل دی پیروی ناوخوی پارلمانی دویتن ایکی دی بیت اختیار کردن حس که این برسوا هوا گلب بین سپاس سپاس مامستا عمر کوچر اوی یکم نظامی نبو دکرا پیش دانشنکه آگاداری اما بکی و هر بو آگاداری برستان هموتان هیچ کس نابید باسی بیانو بکات ام پروژه نیشتیمانیه پروژه همو فراکسیونەکانە پروژه پەرلەمانە پروژه حکوومەتە لەبەرەوەش بەو خەمخۆریە لجنەکانیشی خۆیان کردووە و بەردەوامن و زۆر نەماوە بۆ ئەو پروژە بکەوتە بەرنامەی کاردا ئەوە دووەم ئەوەی پەیوەستە بە هەردوو دەستە بە تایبەتی دەستەی مافی مرۆڤ و دەستەی دەستپاکی ئەوە ئێستا ڕاوێژکاری بەردەوامن لەگەڵ لایەنەکانی تر هەر تەنیا پەرلەمان نییە ڕاستە پەیوەستن بە پەرلەمانەوە بەڵام سیاقی ئیشکردنی ئەوەی تۆ ئەو پلانە ئایا ئەندێکیان تەمدید دەکەی یان ئاڵۆگۆڕ دەکەی ئەوە بەردەوامن و نزیکترین کاتدا ئەوە چارەسەرکرێتن بەڕێز ڕێواز فایق دواتر بەڕێز حەباز غەزالی تاریکەشتە و بینە بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە تەجیلکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کار بەش بە حاڵی خۆم من لە پێناوی یەکگرتووی دەنگی لیژنەی یاسایی قبولمە ئەوە دوا بخرێ بەڵام ئەمەوەیەک ڕوونکردنەوە بدەم لەسەرم بابەتە لەسەر ئەو ئەساسی کە بەندە لەگەڵ ڕەفیقەکانم ئەم پرۆژەیەمان ئامادە کردووە لە فراکسیۆنە جیاوازەکان بۆ خۆتان نەزانن قانونی میلاکات بە تەنها بۆ وەسفی وەزیفی و ڕێخستنی میلاکاتە و دڵنیاشم لەوەی کە هیچ تەبعەیەکی مالی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دروست ناکە ئەوەی کە پەیوەستە بە مەسەلەی مخەسسات و مەسەلەی ڕەواتب قانونی ژمارە 22 ساڵی 2008 ئەوە دەرەجەکانی وەزیفی ڕێخستووە و قانونی خدمەی مەدەنیش لە نۆ مادەیە مەسەلەی یان باڵین لە نۆ بڕگەی جیاوازە مەسەلەی مخەسساتی ڕێخستووە بەڵام تاڵەما ڕێیەک هەبووە لە ناو لیژنە کە باشترە ئێمە ڕێیەکی سەریحی حکوومەتمان دەست بکەوێ منیش پشتگیری ئەواکەم بەمەرجێ لە یەک هەفتە تێنەپەڕێواتە هەفتەی داهاتوو وەکو ئەمڕۆ ئەگەر حکوومەت وەڵامی نەدابووینەوە یەکسەر ئەم مادەیە جارێکی تر یان ئەم بابەتە جارێکی تر بخرێتە ناو بەرنامەی کاری دانیشتەکانی پەرلەمانی کوردستان و زۆر سوپاس سپاس بۆ بەڕێز ڕێواز فایق دوو خاڵی تری نظامی وەردەگرین کۆتایی دێنین بەڕێز حەباز غەزالیە دواتر بەڕێز عومەر عینات و کۆتایی بەڕێز سەرۆکی پارلەمان ئەمنیش لەگەڵەوەدامە ئەو پرۆژانەی ڕەهەندی پەیوەستن بە حکوومەتەوە ڕەوانە بکرێن بەڵام دەبێ حکوومەتیش لە کاتێکی دیاریکراودا وەڵام بداتەوە بۆ نمونە پرۆژەیەکی گرینگی وەکو ئەوە 3 مانگە چۆتە حکوومەت بە دوواداچوونی دەکەین ناگەڕێتەوە ئەگەر دوابیان نەدراوە بخرێتە بەرنامەی کار بۆ جێبەجێکردن و سوپاس سپاس بۆ بەڕێز حەباز غەزالی بەڕێز عومەر عینات کۆتایی بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەگەڵ ڕێزم بۆ لیژنەی یاسایی و ئەزانم لەو دەکی زۆریشان لەسرە بەڵام دوا راپۆرت کە ئەنووسریە بۆ ئەوەی بخرێتە بەرنامەی کارەوە لە لای لیژنەی یاساییەوەیە منیش وەکو کاکسۆراوتی پێم سێرە کە چۆن خراوەتە بەرنامەی کار و راپۆرتیان نەهاتووە و بەپێی ئەو زانیارەی من هەمە وەسفەی وەزیفی تەبعاتی مای لەسەر حکوومەت کەمەکاتەوە نەک زیادی بکە لەبەرەوە من پشتیوانی لە قسەکانی کاکسۆرانەکەم من داواکەم لە بەرنامەی ئەمڕۆ مناقەشە بکرێ و زۆر سپاس سپاس بۆ بەڕێز عومەر عینایەت بەڕێزان بۆتان سیر نەبیت ینی ئەوە مەسەلەی خەمخۆریە مەسەلەی جددیەتە مەسەلەی پەرۆشیە بۆ ئەوەی ئیشەک بە باشی بکرێتن مەسەلەی دەرکردنی یاسا ڕاستە ئەوەی ڕەهەندی دارایی هەیە ئەوە لژنەی دارایی ڕێی دەدات بەڵام ئەمە لە جددیەتی لژنەی یاسایی ڕنگ دەداتەوە
و ئەو جددیەتەش ڕێی حکومە لەم بارەوە زۆر گرنگە یعنی ڕێی حکومە لەم بارەوە گرنگە بێ ئەوەی حکومت ڕێی بدات تو یاساک بۆ کێ دەردەکەی ڕەبەرەوە ئەو پێشنیاری یەکەم ئێمە دەخینە دەنگدانەوە لەسەر برگەی یەکەم کە دوا بکەویتن بۆ دانیشتنی داهاتوو دانیشتنەکانی داهاتوو ماوەی ئەوە تەقدیریە بۆ لژنە یاسایی دەمێنیتن یەک هەفتەیە نووسیوتانە ئەم خاڵی یەکەم دوا دەکەویت بۆ بەرنامەی کار بۆ ماوەی یەک هەفتە دوا دەکەویت ئەمە دەخینە دەنگدان بەڵێ سەرۆکی پارلەمانی دیف پەیراوی ناوخۆدا حکوومەتێ 15 ڕۆژێت بەردەستی حتا ماوەی خۆ وەربگریتن یعنی دەبووچی وی ماوەیەک و پەیراوی ڕێکدایێت و دەژێ وەرگری یعنی ئەس گەل هەندێنین تو وەختێکە زمانیە دیارکردی بدەیە چونکی ماوەی دیارکردیت پەیراوی دای دیارە ئەوە خۆی دوا دەکەوێت ئێمە ماوەکە دیار ناکەین بەڵام لژنەی یاسایی لژنەی لە بینی خۆیان اتفاقیان کردووە کە ئەم بابەتە بۆ دڵنیایی بەڕێزان ئەندامانی پەرلەمان مەبەستی وان ئەوەیە کە دڵنیا بن ئەم مەسەلە فەرامۆش ناکرێت پەراوێست ناخرێتن لە ماوەیەکی کورتدا جارێکی دەکەوتە بەرنامەی کار ئەمە ئەم برگەیە دوا دەکەوی دەخینە دەنگدان ئەوەی لەگەلیدایە ئەم برگەیە دوا بکەویت پەنجاو دوو کەس بە پەسەند دەزانن ئەم برگە دوا بکەویت ئەوەی دژن ئەوەی دژە بەش بێ دوازدە کەس سێزدە کەس لەگەلەوانینە دژن بە زۆرینەی دەنگ دوا کەوت سپاس بەڵێ تێبینێکی تەکنیکی هەبوو بەس کە کاتی کارەبا نەبینیتن ئەوە 5 دقە بە UPS دەتوانین دانیشتنەکە بەردەوام بکەین دواتر دەبێ هەلگرین مهم هەر بۆکەتەری ئەوەی بەڕێز خاڵی دووەم دەبیتە خاڵی یەکەم بەڵام پێشنیارێک هەبوو کە ئەو خاڵەش دوا بکەویتن یەک پێشنیار بە تەنیایە ئەوجا بەڵێ بەڕێز ئێوار ئیبراهیم بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەگەر یەک پێشنیار هەبێتن بە پێی پەیڕێی خۆی پەرلەمان ناتوانێت بخرێتە دەنگدان دەبێت زیاتر لە 3 کەس بێت سپاس بەڕێزی ئێوار ئیبراهیم بەڕێز سۆران عومەر جارێکی تر دەرفەتت دەدەین ڕوونکردنەوە بدە ئێوار خان زەحمە نەبیت ئەومای کرد بەڕێز سەرۆکی پەرلەمان گفتوگۆی پرۆژە یاسای بەرکارکردنی نێشتنی بازرگانی بە مرۆڤ ئەوەی ساڵی 2012 عێراق پێشنیارەکەم دو بخرێ بە تعدیلەوە بهێنرێتەوە چونکە بازرگانیکردن بە مرۆڤ گۆڕانکاری بەسەر هاتووە و 6 ساڵەم یاسایە لە عێراق دەرچووە و پێشنیاری پێشتریش هەیە و پرۆژەی پێشتریش هەیە بۆ هەمواری بۆیە پێشنیارەکەم ئەمیش دوا بخرێ سپاس بۆ بەڕێز سۆران عومەر بەڕێز شیلان جافەر بەڕێز سەرۆکی پارلەمان منیش پشگیری هەردوو خوشکی بەڕێزم ئامینە خان و کاکسۆرانەکەم بۆ دواخستنی برگەی دووەم بە هەمان شێوە بۆ ئەوەی زیاتر دراسە بکرێت
سپاس بۆ بەڕێز شیلان جافەر یەک خوشک یەک برا یەک خوشکی بەڕێز یەک برای بەڕێز ببوورە سەرۆکی پەرلەمان وتم خوشکی بەڕێزم ئامینە خان وە لەگەڵ کاکسۆران ببوورە وام وتوە ئەگەر بگەڕێنەوە بۆ پرتۆکۆلیش نانە تەواو ئێمە شەروا تێگەشتین ئێمە ئەو هەردووە ئەوەی دەستپێک گرفتی دروست کرد بەڕێز مەردان خەدر تکا بێدەنگ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگە بە وردی سەیری راپۆرتی لجنەکان و ئەسلی یاساکە بکەین ئەوەی عێراق فعلەن لە چەند مادەیەک پێویستمان بەوەیە کە بە تعدیلەوە ئەو یاسایە ئینفاز بکرێت بۆیە منیش داوا دەکەم یان و پشگیری ئەو ڕەیانە دەکەم کە دوا بخرێت تاکو ئەو تعدیلە ئامادە دەکرێت پاشان گفتوگۆی لەسەر بکرێت و سوپاس سپاس بۆ بەڕێز مەردان خەدر ئەوە وانیشان دەدەت بە وردیتان خوێندووە ئەو پرۆژەیە هەردەبێ وابێت بەڕێز کەژاڵ هادی بەڕێز سەرۆکی پەرلەمان داوا دەکەم کە بڕگەی دووەم دوانەخرێت لەبەروەی ئێمە لەگەڵ لێژنەی یاسایی و لێژنەی مافی مرۆڤ لێژنەی مافی مرۆڤ واژویان هەیە لەسەر راپۆرتەکە بۆیە پێمان باشە ئەمڕۆم یاسای ئینفاز بکرێتن و دوانەخرێ بۆ کۆبوونەوەی داهاتوو سپاسان دەکەم سپاس بۆ بەڕێز کەژاڵ هادی هەندێکی تر وەردەگرین بەڕێز زانە عەبدوڕەحمان دوو خاڵی تری نظامی وەردەگرین دوای بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من پێشنیارێکم هەیە هەفتەی دوو ڕۆژ دانیشین ڕۆژ یەکەمیان بۆ نوختەی نظام ڕۆژی دووەمیش بۆ بەرنامەی کاربەڕاستیەوە 26 کەس بەس بۆ نوختەی نظام قسەی کردووە یعنی پێم وایە ئاوایش ناڕوایە ینی پرۆژە یاسا تەیە پەڕێ هەر لە پەرلەمانی عێراق پرۆژە یاسای ئەگەڕوات دە کەس قسە ناکە بەڕاستی تایە لەبەرەوە بەڕاستی ئەو بابەتە چارەسەرکردن بۆی گروتینەکە ببین بەرنامەی کارەکە خۆی جێبەجێکەین ینی هەمیشە ئێمە بەرنامەی کارە گۆڕین ئەی بۆ وا داینانین بۆی گۆڕانکاریتیان نەکرێ سپاس بەڕێز زانە عەبدوڕەحمان تێبینیەکەت بەجێیە بەڵام بابەتەکانش ئەوە نیشانەی دینامیکیەتی ئەندامانی پەرلەمانە دینامیکیەتی لژنەکانە ئەوەش دەبێت بە هەند وەربگیرێتن بەڕێز سامینە زکری دواتر بەڕێز سێوار ئیبراهیم کۆتایی بەم خاڵە دێنێ بەڕێز سەرۆکی پەرلەمانی جێ بگرن تکایە جێ بگرن بۆ ئەوەی کۆتایی پێبێنین بەڕێز سەرۆکی پەرلەمانی داخوازی ئەمە بوو پاشێخستنەوە فەقەرەی سەر ئەساسە هەندێک دمایت قانونی بوون کو من ئاماژە پێدا ماده دوێ ماده سێ ماده چارێ ماده پێنجێ ماده هەشتێ ماده دەهێ ئەوە وەکی نمونە من ئینان کو پێتیڤە ڕازڤەکردن تێدا بهێنەکردن گۆڕانکاری تێدا بهێنەکردن هەندێک معارزن گەل دام و دەستگایان هەرێمێ هەفگۆنجانین گەل دام و دەستگایان حکوومەتە هەرێمێ هەندێکێشان بێت ئەسەن بهێنە لادان بۆ هەندێک بێتن دیراسەتێکە ورتر لێ بێتن تێبینیا من تێبینیەکە قانونیە ji ber hindê bo hindê ku parleman paşan dîsa nezivîte hinde ve ku wê proje yasayê bêt raz ve bikete ve vê baştir dîrasa ser bêhte kirin. سپاس بۆ بەڕێز سامینە زکری کۆتایی ئەو خاڵی نظامی بەڕێز سێوار ئیبراهیم بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بەو پرۆژە یاسایە کە بەستن ئینفازە طبعا لیژنەی مافی مرۆڤ هەر هەمویان ئیمزایان کردووە بە بەڕێز سەرۆکی لیژنەشەوە ئەگەر وایە بۆ ئیمزای دەکردبی گوتمە من ئیمزا ناکەم پێویستی بە تعدیلە زۆر سپاس سپاس بۆ بەڕێز سێوار ئیبراهیم دیارە ئەوە دووبارەکردن بۆ دووبارەکردنش نابێت لەبەرەوە باسی سەرۆکی لیژنەی مافی مرۆڤت کردووە ماف بە بەڕێز سۆران عومەر دەدەین وەڵام بدات فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان هیوادارم ئەم نەریتە لە لیژنەی یاساییەوە داهێنراوە بگۆڕدرێ تەنها داوای کۆکردنەوەی واژۆی ئەندامانی لیژنە کراوە بەڕێز سەرۆکی لیژنەی داکۆکی لە مافی ئافرەت بە جێگری سەرۆکی لیژنە ناردوێتی داوای لیژنەی کردووە ئیمزای لیژنە ئەم قەزیە نەهاتۆتە کۆبوونەوەی لیژنە و ئەمە نەریتێکە نازانم ئیستیعجالە چییە هیوادارم ئەمە نەمێنێ و ئێمە جارێکی تر بەو شێوەیە ئیمزا نانێرین و من خۆم ئەو ئیمزایە سەحبەکەمەوە ئەندامانی لیژنە هیوادارم سەحبیکەنەوە سوپاس سپاس بۆ بەڕێز سۆران عومەر بەڕێز سۆزان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمانی پشتگیریە ئاخفتنê دکتۆرە ڤالایê û ئامینە خانê dikem heman dem da pêşniyar dikem ku berî bernamêkarî bihête danane berî bernamêkarî bihête danane pêdiviya serokatiya perlemanî gel lijna yasayî tensîqek hebît bi hindê
ئەو پروژێم پێدوی خواندنێ و یان پێدوی مناقەشەکردنێ پتر وەختی وەربگریتن داکو نەکەونەت بە حالەتێ تووسەدا تەئەجیل و تەئەجیلکردنێ لەو ما حەزکەم هین vê pêşîniyarê berçav werbigirin bi hindê ku pitir xizmeta proje biketin evê dihêne munaqeşekirinê zor spas. سپاس بۆ بەڕێز سۆزان ئیبراهیم سۆزان سادق ئەوەی بەڕێستان ئاماژەتان پێکرد سۆزان خان ئەوە تەحسیل حاصلە ینی بەرنامەی کار دانانرێتن بێ ئەوەی ڕێی لجنە پەیوەنددارەکان وەربگرین بە تایبەتی لجنە یاسایی بەڕێز نازم کەبیر حەز دەکەم کۆتایی بە خاڵە نظامیەکان بێنن بەرسەرۆکی پەرلەمان پێشنیار دەکەم بۆ ئەوەی کە کۆنتترۆلی نقطە نیزامیەکان بکرێت هەر بەڕێزێک کە کاتێ نقطە نیزامی دەگرێت پێی بلێت بە پێی فلان مادە و فلان بڕگە لە پەیڕێ و ناوخۆی پەرلەمانی کوردستان و زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز نازم کەبیر هەر بەڕێستان شواتان نەکرد لە کۆتایی ئەوە دەکەین ئەوەی داوا دەکەم بەرگەی دووەم دوا بخرێت بۆ دانشنەکی تر دەخەینە دەنگدان دانشنەکی ترش هەفتەی داهاتوو دانیشتنمان دەبێت تاو کاتای کە بتوانن ئەو تعدیلانە بەو تعدیلانە حاضر بکەن تەبێی زۆر باشە زۆر گرنگە جاری یەکەم ئەوەی داوا دەکەن دوا بکەویت بۆ هەفتەی داهاتوو لێمەتان تێکدا دەنگدان لەسەرەوەی دوا بکەویت لەسەرەوەی دوا بکەویت بیست و چار لێرە سی و پێنج کەس لەگەلەوەنە دوا بکەویت بۆ دانیشتنی داهاتوو دانیشتنەکانی داهاتوو ئەوەی دژن ئەوەی دژن ئەوەی دژن دەیانەوێت وەکو خۆبیت ئەوەی دەیانەوێت وەکو خۆبیت دژن دوا بکەویت پازدە کەس دژن بە زۆرینەی دەنگ پێشنیارەکە پەسەند کرا دوا دەکەویت بۆ دانیشتنی داهاتوو بەڕێزان بەرگەی سیەم دەبیتە یەکەم زیادکردن و دەست لە کارکشانەوەی ئەمەندان پەرلەمانانەی خوارەوە لە لژنەی هەمیشەیەکانی پەرلەمان بە پێی مادەی 44 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو دەست لە کارکشانەوەی ئەندام پەرلەمان بەڕێز درێر مستەفا حەسەن لە لژنەی کاروباری پێشمەرگە و شەهیدان و قوربانیانی جینۆساید ئەوەی لەگەلیدایە دەنگدان کاک دلێر دەست لە کارکشانەوەی ئەندام پەرلەمان بەڕێز درێر مستەفا حەسەن لە لژنەی کاروباری پێشمەرگە و شەهیدان و قوربانیانی جینۆساید سی و چار کەس لەگەلیدان ئەوەی دژە سێ دوو چوار کەس دژن بە زۆرینەی دەنگ پەسەند کرا دوو زیادکردنی ئەندامی پەرلەمان بەڕێز ئاری عەبدوڵەتیف مەولود بۆ سەر لجنەی ڕۆشنبیری و ڕاگەاندن و هونەر ئەوەی بە پەسەند دەزانیت سی لەم بەرە 47 کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژە کەس نییە ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ پەسەند کرا چوارەم گفتوگوکردنی پێڕەوی ناوخۆی پەرلەمان
کە لەلایەن لجنەی کاتی بۆ پێداچوونەوەی پەیڕەوی ناوخۆ ئامادە کراوە بە پێی بڕیاری ژمارە 26 ساڵی 2014 بڕگەی 8 لە مادەی 56 یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو پاڵپشت بە مادەی 94 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو. داوا لە بەڕێزان لجنەی کاتی دەکەین فەرمونە سەر شوێنی تایبەت بە لجنەکان خاڵێکی نظامیشمان هەیە بەڕێز فەرحان جەوهەر فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ دەست لە کارکێشانەوەی ئەندامێکی پەرلەمان لە لیژنەیەکی هەمیشەیی جاری پێشتروا بوو کە دەنگی لەسەر نەدرێتن بەبێت دەنگدان چوە لیژنەیەکی تر بەڵام بۆ ئەم جارە دیتمان بۆ دەست لە کارکێشانەوەی ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لە لیژنەیەکی هەمیشەیی بە دەنگدان لەسەری کرا پێویستی بەڕوونکردنەوەی ئەم مەوزوعە بۆچی گۆڕانکاری کرا لە نێوان دوو دانیشتندا. زۆر سوپاس. سپاس بۆ بەڕێز فەرحان جەوهەر. جاری پێشترش ئەوە بەهەلە دەرباز بۆ چاکمان کردەوە. کاک فەرسەد کە ڕوونکردنەوەش بدەن بلێت دامادە دەرباز دەکەین دامادێک بۆ مناقەشە خۆشەر نیە بڵێن هەموو تەواو ناکەین ئێتەوە باش باش. بەڕێزان دەست بە بڕگەی دووەم دەکەین. چوارەمە بووە دووەم. بەێ فەرموو بەڕێز دکتۆر فەرسە سۆفی. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لە بەشی شەشەم وەستا بووین وەکو ئەو میکانزمەی کە پەسەند کرا لەم پەرلەمانە بەڕێزە بۆ شێوازی گفتوگۆکردنی پەیڕەو. ئێمە ئێستا بەشی شەشەمی پەیڕەوی ناوخۆ کە لەلایەن لیژنەی کاتی ئامادە کراوە دەیخوێنینەوە. دواتر داوا لە بەڕێستان دەکەین مادە بە مادە بیخێ گفتوگۆ و لە کۆبوونەوەی داهاتوو ئەو مادانێک کە گفتوگۆیان لەسەر دەکرێت بیرۆڕایەکان دەخەینە دەنگدان و پەسەندی دەکەین. داوا لە بەڕێز دکتۆرە ڕێواز دەکەم بەشی شەشەم بە تەواوی بخوێنێتەوە ئینجا هەموو بەشەکە مادە بە مادە دەخەینە گفتوگۆ. فەرموو دکتۆرە ڕێواز. جارێکی تراتەوە. بەشی شەشەم سیستمی کار لە پەرلەمان. یەکەم بەرنامەی کاری دانیشتنەکانی پەرلەمان. مادەی 48 یەک دەستەی سەرۆکایەتی بەرنامەی کاری دانیشتنەکانی پەرلەمان دادەنێت و بۆی هەیە ڕاوێژ لەگەڵ دەستەی گشتی بکە. دوو هەموو دانیشتنێک بەرنامەی کاری نووسرا و پێشوەختەی دەبێت. 48 کاتژمێر پێش وادەی دانیشتنەکە سەرجەم ئەندامان لە ڕێگەی سکرتێرەوە لە بەرنامەی کار ئاگادار دەکرێنەوە. بە پێچەوانەوە دانیشتنەکە ئەنجام نادرێت. مادەی 49 یەک بڕگەکانی بەرنامەی کار بە گوێرەی ئەو ریزبەندیەی لە بەرنامەکەدا هاتۆ گفتوگۆیان لەبارەوە دەکرێت. پاش و پێش خستنی هەر بڕگەیەک لەسەر پێشنیاری سەرۆک یان سێ پەرلەمانتار و بە ڕەزامەندی زۆرینەی ئامادەبووان دەبێت. دوو تا گفتوگۆ لەسەر بڕگەیەکی بەرنامەی کار تەواو نەبێت بڕگەیەکی نوێ گفتوگۆی لەسەر ناکرێ. بەڵام ئەگەر لەبەر هەر هۆیەک نەتوانرا گفتوگۆ دەربارەی بڕگەیەک تەواو بکرێ دەستەی سەرۆکایەتی دەتوانێت ئەو بابەتە بە هەڵپەسێراوی بهێڵێتەوە و بە ڕەزامەندی زۆرینەی ئەندامانی ئامادەبوو بابەتەکە دوا دەخرێت بۆ دانیشتنی داهاتوو. بڕگەی دوای ئەوە گفتوگۆی لەسەرەکرێت. مادەی 50 یەک
هەر بابەتێک لە بەرنامەی کاردا نەبێ گفتوگۆی لەبارەوە ناکرێت. 2. سەرۆکی فراکسیۆنی پەرلەمانی دەتوانێت بەر لە 24 کاتژمێر لە وادەی دانیشتنەکە داوای زیادکردنی بابەتێک بۆ بەرنامەی کار بکە بەمەرجێ بابەتەکە گشتی و بەپەلە بێت و دواخستنی ببێتە هۆی لە دەستدانی گرنگی داواکاریەکە. 3. لانی کەم دە ئەندام یان نوێنەرانی هەر پێکهاتەیەک لە پەرلەمان مافی ئەوەیان هەیە داوا لە دەستەی سەرۆکایەتی بکەن بۆ ئەوەی گفتوگۆ لەسەر بابەتێکی گشتی بخەنە بەرنامەی کار. مادەی 51 یەکەم هەر لیژنەیەکی هەمیشەیی یان تایبەت دەتوانێت لە ماوەی 48 کاتژمێر بەر لە کۆبوونەوەی پەرلەمان داوا لە دەستەی سەرۆکایەتی بکە لە دیاردەیەک یان ڕووداوێک یان هەر بارێکی گشتی بکۆڵێتەوە و داوا لە دەستەی سەرۆکایەتی بکات بۆ ئەوەی بە مەبەستی گفتوگۆ لە بەرنامەی کار دایبنێن. 2. هەر ئەندامێکی پەرلەمان مافی هەیە لە ماوەیەک کە لە دەخولەک تێپەڕ نەکات بیرۆکەیەک بخاتە ڕوو بەم مەرجانەی خوارەوە. ئەلیف 48 کاتژمێر پێش دانیشتنی پەرلەمان داوایەک پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان بکە. بە بیرۆکەکە نووسراو بێت تا ئەندام پابند بێت بە ناوەڕۆکی نووسراوەکە پەیوەست بێت بە کێشەیەکی گشتی و پێشنیاز و چارەسەری لە خۆگرت بێ. بڕگەی دووەم دەکرێت گفتوگۆکردن لەسەر بابەتەکانی بڕگەی یەکەم لەسەر داواکاری لیژنە یان ئەندامان بە ئامادەبوونی سەرۆک وەزیران یان وەزیری تایبەتمەند یان هەردووکیان بێت. سێهەم لە کاتی ڕازی نەبوونی دەستەی سەرۆکایەتی بە داواکاری لیژنە یان ئەندامان و پێداگری ئەوان لەسەر داواکەیان سەرۆک ڕێگە دەدات کەسێکی هاوپشت یان دژ بە داواکەیان لە ماوەی 3 خولەک بیر و بۆچوونی خۆیان لەو بارەیەوە بخەنە ڕوو. ئەو کات بەبێ گفتوگۆ پەرلەمان بڕیاری یەکلاکەرەوەی خۆی لەسەر دەدات. 4. سەرۆکوەزیران یان وەزیری تایبەتمەند دەتوانن داوا بکەن گفتوگۆی ئەو بابەتە بۆ ماوەیەک کە لە 2 هەفتە تێپەڕ نەکات دوا بخرێ. دووەم ڕیزبەندی و سیستەمی دانیشتنی ئەندامان. مادەی 52 شوێنی دانیشتنی ئەندامان لە هۆڵی پەرلەمان بە پێی لیستی ڕیزبەندکراو بە گوێرەی پیتەکانی ئەلفوبێی کوردی دیاری دەکرێت بەڕەچاوکردنی زنجیرە یەک بە دوای یەکی هەمان فراکسیۆن. مادەی 53 کارنامەی هەفتانەی پەرلەمان بەم شێوەیە دەبێت. 1. ڕۆژانی یەکشەمە ئەندام بە دواداچوون بۆ کاروباری هاونیشتیمانیان دەکات. 2. ڕۆژانی دووشەمە کۆبوونەوەی لیژنەکان. 3. ڕۆژانی سێشەمە و چوارشەمە تایبەت دەبێ بە دانیشتنی پەرلەمان. 4. ڕۆژانی پێنجشەمە گفتوگۆکردن لەگەڵ حکوومەت بە پێی پێویست. 5. دەستەی سەرۆکایەتی لە کاتی پێویست دەتوانێت خشتەی کاری هەفتانەی پەرلەمان دەستکاری بکات. 3. دانیشتنەکانی پەرلەمان. مادەی 54 سەرۆک لەگەڵ ئاماژەدان بە ژمارە و بەرواری دانیشتن و وەرزی یاسادانان و خولی گرێدان بە ناوی خوای بەخشندە و میهرەبان بە ناوی گەلی کوردستانەوە دانیشتنی پەرلەمان دەکاتەوە. مادەی 55 یەکەم دوای کردنەوەی دانیشتنەکە ناوی ئامادە نەبووانی دانیشتنی پێشوو مۆڵەت دراو بن یان بێ پاسا و ئامادە نەبوو بن دەخوێندرێتەوە. دووەم پوختەی کۆنووسی دانیشتنی پێشوو بە مەبەستی ڕاستاندنی دەخرێتە ڕوو دوای ئەوە ڕاستکردنەوانەی کە بە بڕیاری ڕاستەخۆی دەستەی سەرۆکاتیان لەسەر داوای ئەندامان تێیدا ئەنجام دەدرێت. 3. پوختەی کۆنووسەکە ئەمانە لە خۆ دەگرێت. 1. ناوی ئامادەنەبووان بە مۆڵەت بوو بێ یان بێ مۆڵەت. 2. ناوی هەر وەزیرێک کە لە دانیشتنەکەدا نوێنەرەتی حکوومەتی کردبێت. 3. ئەو بابەتە سەرکیانەی کە لە دانیشتنەکەدا تاوتێ کراون. 4. ئاماژەدان بە هەر یاسا و بڕیارێکە لە دانیشتنی پێشوودا لەلایەن پەرلەمانەوە دەرچوو بێت. 4. دەستەی سەرۆکایەتی لە ڕاستاندنی پوختەی کۆنووسەکەدا شوێنی پەرلەمان دەگرێتەوە ئەگەر لەبەر کۆتایی هاتنی خولی پەرلەمان دانیشتن ئەنجام نەدرا. 4. ئامادەبوون لە دانیشتنەکانی پەرلەمان. مادەی 56 یەکەم سەرۆک وەزیران و ئەندامانی ئەنجومەنی وەزیران لەسەر داوای خۆیان دەتوانن ئامادەی دانیشتنەکانی پەرلەمان بن لە گفتوگۆکانیاندا بەشداری بکەن بەبێ ئەوەی مافی دەنگدانیان هەبێت. 2. ئەندامانی ئەنجومەنی وەزیران دەتوانن فەرمانبەرانی وەزارەتەکانیان بهێنن بۆ دانیشتنەکانی پەرلەمان.
بە مەبەستی ڕایش پێکردن و پشت پێبەستنیان بە مۆڵەتی سەرۆک بێ ئەوەی مافی قسەکردنیان هەبێت. دووەم، هاوڵاتیان و میدیاکاران دەتوانن بە وەرگرتنی ڕەزامەندی دەستەی سەرۆکاتی لە دانیشتەکانی پەرلەمان ئامادە بن. دوو، ژمارەی ئەو کەسانەی کە ئامادەی دانیشتنی کراوە دەبن نابێت لە ژمارەی ئەو کورسیانە تێپەڕ بکات کە لەلایەن دەستەی سەرۆکاتیەوە بە میوان تەرخان کراوە. شەشەم، سیستەمی گفتوگۆکردن لە دانیشتەکانی پەرلەمان. مادەی 57 ئەندام بە مۆڵەتی سەرۆک لەو جێگەی دانیشتۆیان لەسەر ئەو سەکۆیی بۆ ئەو مەبەستە ئامادەکراوە ئاخاوتن دەکات. دوو، لەگەڵ خستنە ڕووی هەر بەرگەیەک لە بەرگەکانی بەرنامەی کار بۆ گفتوگۆکردن سەرۆک داوا لە سکرتێر دەکات ناوی داواکارانی مۆڵەتی ئاخاوتن تۆمار بکات. سێ، سەرۆک بە ڕەچاوکردنی ڕیزبەندی تۆمارکردنیان ڕێگە بە ئەندامان دەدا ئاخاوتن بکەن بە ناوی ئەو ئەندامانە دەست پێ دەکات کە پێش لە دانیشتنەکە لای سکرتێر ناویان تۆمار کردو بۆ ئاخاوتن لەسەر ئەو بڕگەیە و هەر ئەندامێک بۆی هەیە ڕیزبەندیەکەی بداتە ئەندامێکی دی. مادەی 58 ئەندام ئاخاوتنەکانی ئاراستەی سەرۆک دەکات و پێویستە پابەند بێ بەم خاڵانەی خوارەوە. یەک، لە ماوەیەکدا پەیامەکەی بگەێنێ کە لە سێ خولەک تێپەڕ نەکات بێجگە لەو دانیشتانەی تایبەتە بە گفتوگۆکردن لەسەر پرۆژە یاسای بودجە و ئەو دانیشتانەی دەستەی سەرۆکایەتی تایبەتمەندی ئەداتێ. دوو، نابێت ئاخاوتنەکانی خۆی یان ئاخاوتنەکانی ئەندامانی تر دووبارە بکاتەوە. سێ، دەبێت ئەندام ئاخاوتنەکانی لەسەر ئەو بابەتە چڕ بکاتەوە کە خراوەتە ڕوو، نابێت بگەڕێتەوە سەر بابەتێک کە دەنگی لەسەر دراوە یان گفتوگۆی لەسەری کۆتایی هاتووە. چوار، هەر ئەندامێک بۆی هەیە تەنها یەک جار لەسەر هەر بابەتێک ئاخاوتن بکات. پێنج، ئەندام بۆی نییە لەسەر ئاخاوتنی ئەندامێکی دی قسە بکات یان کۆمنتی هەبێت یان وەڵام بداتەوە. 59، تەنها سەرۆک بۆ هەیە ڕێگە بگرێت لە بەردەوامبوونی ئەندام لەسەر ئاخاوتنەکەی ئەویش لە یەکێک لەم ئەگەرانەی خوارەوە. یەک، بەبێ مۆڵەت ئاخاوتنی کرد. دوو، لە کاتی ئاخاوتندا وشەی نەشیاو یان تانە و تەشەر بەرامبەر هەر دەستگایەکی دەستوری و یاسایی هەرێم یان ئەندامێک یان فراکسیۆنێکی پەرلەمانی یان هەر کەسێکی دی بەکارهێنا. سێ، باسی لە تایبەتمەندیەکانی ئەندامێک یان هەر کەسێکی دی کرد. چوار، باسی لە نهێنیەکانی دۆسیەیە کرد کە لە بەردەم دادگادایە. پێنج، ماوەی دیاریکراوی ئاخاوتنی کۆتایی هات. مادەی 60 سەرۆک دەتوانێت فەرمان بکە بە سڕینەوەی هەموو یان بەشێک لە ئاخاوتنی هەر ئەندامێک لە پرۆتۆکۆل کە بە پێچەوانەی سیستەمی گشتی بێت لە کاتی ناڕەزایی ئەندامەکە پەرلەمان بەبێ گفتوگۆکردن بڕیاری یەکلاکەرەوە دەدات. دوو، هەموو ئەندامێک بۆی هەیە داوای سڕینەوەی ئاخاوتنی ئەندامێکی دی بکات لەگەڵ هۆیەکانی داواکاریەکە. ئەگەر سەرۆک داواکارەکەی بەڕەوا نەزانی مافی ئەو ئەندامەیە داوای دەنگدان بکات لەسەر داواکاریەکەی. فەرموو کاک قارەمان جارێکی تر. مادەی 61 ئەندام بۆی هەیە لە ڕێگەی خاڵی پەیڕەوی لە هەر کاتێکی دانیشتنی پەرلەماندا داوای وەرگرتنی مۆڵەت لە سەرۆک بۆ ماوەیەک کە لە 2 خولەک زیاتر نەبێت ئاخاوتن بکات بەبێ ڕەچاوکردنی تۆمارکردنی و ڕێزبەندی. دوو، تەنها ئەم ئەگەرانەی خوارەوە بە خاڵی پەیڕەوی دادەنرێت. یەک، ئەگەر پێشێلکردنی یەکێک لە مادە و بڕگەکانی دەستور یان یەکێک لە یاسا بەرکارەکان یان یەکێک لە مادە و بڕگەکانی ئەم پەیڕەوە کرا لەگەڵ ئاماژەکردن بە مادەکە. دوو، ئەگەر گفتوگۆکان لە بابەتی دانیشتنەکە دەرچوون. سێ، داواکردن بۆ دواخستنی گفتوگۆ لەسەر بابەتێک و بڕیاردان لەسەر گفتوگۆکردن لەسەر بابەتێکی دی یان ئاڵوگۆڕ لە بەرنامەی کار. مادەی 62 ئەگەر ئەندام داوای ئاخاوتنی کرد بە ڕێگەی خاڵی پەیڕە و بەڵام ئاخاوتنی خاڵی پەیڕەوی نەبوو سەرۆک دەتوانێت ئاخاوتنی پێ ببڕێت و لە کاتی دووبارە بوونەوە لەو دانیشتنەدا هەڵێکی تری ناداتێ بۆ ئاخاوتن لە ڕێگەی خاڵی پەیڕە. حوتەم بەرزەفتکردن. مادەی 63 ئەگەر لە کاتی دانیشتەکانی پەرلەماندا هەر سەرپێچێک لەلایەن هەر ئەندامێکەوە بکرێت کە دەشێت کار بکاتە سەر بەڕێوەچوونی دانیشتنەکە یان ئاخاوتنی نەشیا و بەرامبەر بە پەرلەمان و دەستەی سەرۆکایەتی و یان هەر یەکێک لە ئەندامانی لێ ببیسترێت سەرۆک بەم شێوەیە ڕەفتاری لەگەڵدا دەکات. یەک، بەبییر ئەندامەکە دەخاتەوە کە ڕێکوپێکی دانیشتنەکە بپارێزێ. دوو، ئەگەر پابەند نەبوو هەر بەردەوام بوو سەرۆک گوریایی دەکاتەوە. تەنبیه. سێ، لە حالەتی بەکارهێنانی زمانی زبر
ئەوە وریاکردنەوە کە ئەسرێتەوە ئاخاوتنەکانیشی لە پرۆتۆکۆڵ لەگەڵدا دەبێت. چوار ئەگەر ئەم جارەش پابەند نەبوو بەردەوام بوو سەرۆک بۆی هەیە لە دانیشتنەکە بێبەشی بکات. سپاس. بەڕێزان ئێستا ئەوەی خوێندرایەوە ئەوە بەشی شەشەم بوو بە تەواوی ئێستا مادە بە مادە دەخوێندرێتەوە و دەخینە گفتوگۆ. مادە بە مادە کاکێ بەرز دکتۆر فەرسەت یان هەر بەڕێزەکان ئەندامانی لیژنە. بەڕێزان ئەندامانی تری لیژنەی کاتی هەنە دەتوانن بێنە ئێرە فەرمونون. بەشی شەشەم سیستەمی کار لە پەرلەمان. یەکەم بەرنامەی کاری دانیشتنەکانی پەرلەمان. مادەی 48 یەک دەستەی سەرۆکایەتی بەرنامەی کاری دانیشتنەکانی پەرلەمان دادەنێت و بۆی هەیە ڕاوێژ لەگەڵ دەستەی گشتی بکات. دوو ئەگەر هەر دانیشتنێک بەرنامەی کاری نووسرا و پێشوەختەی دەبێت 48 کاتژمێر پێش وادەی دانیشتنەکە سەرجەم ئەندامان لە ڕێگەی سکرتێرەوە لە بەرنامەی کار ئاگادار دەکرێنەوە بە پێچەوانەوە دانیشتنەکە ئەنجام نادرێت. سپاس بۆ بەڕێز گەشەدارە. گفتوگۆ لەسەر مادەی 48 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمان ئەوەی داوا دەکەن بەشداری لە گفتوگۆ بکەن. چوار بەرز داوا دەکەن لەسەر مادەی 48 قسە بکەن. بەڕێز بیستم فایق فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان طبعا مادەی 48 طبعا پەیڕەوەکە خۆی ژمارەی مادەکانی زۆرە بۆی لەو زۆریی ژمارەی مادەکان ڕزگارمان بێ من پێشنیارەکەم بۆ مادەکانی تریش ئەو مادانەی کە کورتن دوو ئەگەر کرا و گونجا دەم گیان بکەین باشترە چکە هەتا ژمارەی مادەکان کەمتر بێ هاوشێوەی پەیڕەوە بەرکارەکەی ئێستا من بە گونجاوی دەزانم ئەم مادەیە دەستەی سەرۆکایەتی بەرنامەی کاردانێ ئەمە بۆ خۆی لە مادەی 16 بەشی 3 لە دەسەڵاتەکانی دەستەی سەرۆکایەتی هاتووە ئەمەیان یەکەمیان دەستەی سەرۆکایەتی بەرنامەی کاری دانیشتنەکان دانێ ئەوێ نەچوینەتە سەری بەڵام ئەمە لەوێ هەیە ئەمەی تریان ئەمێنێتەوە هەموو دانیشتنێک بەرنامەی کاری نووسراوی پێشوەختەیە بێ و 48 ساعت پێشەوە من پێشنیارەکەم ئەمەیان بێنینە مادەی 49 بۆی هەموو کووتم نەجاتمانە بێ لەم مادەیەشان ئەوەی تریشان لەوەی ترا بگەڕێنەوە سەری لە مادەی 16 بەشی سێمە ئاماژەی پێکراوە. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز بیستم فایق. بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 48 یەکەم دەستەی سەرۆکایەتی بەرنامەی کاری دانیشتنەکانی پەرلەمان دادەنێت بۆی هەیە ڕاوێژ لەگەڵ دەستەی گشتی ئەو دەستەی گشتیە ئەگەر تەوزیحێکی لەسەر بدەن مەبەست لە سەرۆکایەتی فراکسیۆنەکانە یا چیکەیە دووهەمیشیان پێم وابێت ژمارەی ئەندامان لە هۆڵی پەرلەمانە لە ئێستادا بەشیەوە ناکات مادەکان خرێتە دەنگدانەوە ژمارەی. سپاس. سپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان. ئەوەیە ژمارەی ئەندامان ئێستا بەس بۆ گفتوگۆیە بۆ دەنگدان هەموو بەشەکە دواتر داوا دەکەین ئەندامان بێنە ژوورێ و دەنگدان لەسەر دەکرێتن. ئەوەی دەستەی گشتی بەڕێز دکتۆر فەرسەتەکە ڕوونکردنەوەکی لەسەر بدەیت چونکە پێشتر ئەمە باس کراوە مناقەشە کراوە کە سەرۆکاتی پەرلەمان لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکان پێکەوە دەستەی گشتی پێک دێنن. شتێکی تازەیە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر هەر هەمان پەیڕەوکە لە بەردەستانە بەشی یەکەمی بکەنەوە پێناسەکان دەستەی گشتیمان پێناسە کردووە کە بریتە لە سەرۆکی فراکسیۆنەکان و دەستەی سەرۆکایەتی پەرلەمان. سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرسەت. بەڕێز تەحسین ئیسماعیل. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش هەمان تێبینیم هەبوو. سپاس. سپاس بۆ بەڕێز تەحسین ئیسماعیل. بەڕێز مستەفا سکری. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر ئەو مادەیەوەک خۆی بینیتەوە لە بڕگەی دوو کە دەڵێ سەرجەم ئەندامان لە ڕێگەی سکرتێرەوە لە بەرنامەی کار ئاگادار دەکرێنەوە لە دەقەکەی ئەوە فەهم ناکرێت کە لە ناوەرۆکی کاریش ئاگادار بکرێنەوە هەرچەندە بوویتە عادل لە ناوەرۆکەکەش ئاگادارەکرێتەوە بەڵام پێم باشە ئەو مەفهومە لە دەقەکەی وەربژیرێ ئەوەندەی بۆ زیادکەین
لە ڕێگەی سکرتێرەوە لە بەرنامە و ناوەڕۆکی کار ئاگادار بکرێنەوە لە ناوەڕۆک و بەرنامەی لە بەرنامە و ناوەڕۆکی کار. سپاس بۆ بەڕێز مستەفا سکری، بەڕێز عومەر عنایەت. سپاس. کۆتایی مناقەشە لەسەر ئەم مادەیە بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە خاڵی دووهەم هەموو دانیشتێک بەرنامەی کاری نووسراوی پێشوەخت دەبێت دەستا هێنەکە عیبارەتەکە بەڕێی من ڕەکیکە دارێکە دابڕێژێتەوە 48 ساعتەکە زۆر باشە بەڵام پێویست ناکات لە ئەخیرەوە بوترێ بە پێچەوانەوە دانیشتەکە ئەنجام نادرێت یعنی وە تەحسیل حاصلە لەبەرەوە بەڕێی من ئەوە دەستەی سەرۆکایەتی ئیحراجەکە باشترە بە پێچەوانەوە لا ببرێ و دابڕێژێتەوە جارێککە سپاسان. سپاس بۆ بەڕێز عومەر عنایەت. ئەگە تێبینیەک بەڕێزان ئەندامانی لەژنەی کاتی سەرۆکان ئەندامان لەژنەی کاتی فەرمەوە بەڕێز دکتۆر فەرسەد. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەکو ئەوەی کە پێشتر لە ئەو کارنامەی کە بۆ مناقشەکردنی پەیڕە و گفتوگۆمان لەسەری کرد ئەگەر بابەتێک وەکو پرسیاریان پێویستی بە ڕوونکردنەوە بوو ئێمە ڕوونکردنەوە دێنە ئەگینا ئێمە لەگەڵ بەڕێزەکانی تر کە پێکەوە لە لیژنەی کاتین سەوانی لەسەر مەنەسەن سەوانی لە خوارەوەشن تێبینیەکان هەمووی دەنووسین کۆبوونەوەی داهاتوو دێین ئەو بیرۆڕایەنەی کە گرنگن یان ئەوانەی سێ ئەندام زیاتر پشگیریان کردووە دەیخینە دەنگدان تەنانەت ئەگەر یەک ئەندامیش بابەتەکە تەرح بکات و تێبینیەکەی گرنگ بێت ئەمە بە تاکید لە لیژنە هەمیشە کە کۆبوونەوەی کە ئێستا تەواوی دەچین دادەنیشین بیرۆڕایەکان مناقشە دەکەینەوە بۆ نمونەوەی ئێستا کاک عومەر عنایەت باسی کرد بە تاکید ئێمە ملاحەزەکەی وەردەگرین ئەگەر یەک ئەندامیش بی و سیاغەی مادەکەی بەو شێوە دەکەینەوە کە جەنابیان باسی کرد بە دڵنیایی تێبینیەکانی هەمووتان وەردەگرین و دەمەوێت جارێکی تر جەخت لە خاڵێکی تریش بکەینەوە یعنی بۆ مناقشەکردن مەسەلەی پەیڕە و مەسەلەیەکی گرنگە يعني هەرچەند ئەندام لە ژۆرێ بن هیچ لە یاسایی بوونی مناقشەکە کەم ناکاتەوە تەنها بلوجەلەسەی داهاتوو کە دەیخێنە دەنگدان پێویستمان بەوەی 56 ئەندام لە ژوورەوە بی بۆیە هەر ئەندامێکی پەرلەمان دەتوانێت لە ژوورەوە بی مناقشەی بکە و مەسەلەیەکی گرنگە بەڵام ئەگەر ئەندامێک خۆی نێوێ بەشداری بێت ئەمە لە یاسایی بوونی پرۆسەکە کەم ناکاتەوە. سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرسەد بۆ ئەو ڕوونکردنەوە کە پێویست بوو بەڕێزان بەردەوام بن لە مادەی 49 ئەگەر جارێکی تر بخوێنەوە بۆ ئەوەی گفتوگۆ لەسەر بکەین. مادەی 49 بڕگەکانی بەرنامەی کار بە گوێرەی ئەو ڕیزبەندی لە بەرنامەکەدا هاتووە گفتوگویان لەبارەوە دەکرێت پاش و پێشخستنی هەر بڕگەیەک لەسەر پێشنیاری سەرۆک یان سێ پەرلەمانتار و بەڕەزامەندی زۆرینەی ئامادەبوون دەبێت. 2 تا گفتوگۆ لەسەر بڕگەیەکی بەرنامەی کار تەواو نەبێت بڕگەیەکی نوێ گفتوگۆی لەسەر ناکرێت بەڵام ئەگەر لەبەر هەر هۆیەک نەتوانرا گفتوگۆ دەربارەی بڕگەیەک تەواو بکرێت دەستەی سەرۆکایەتی دەتوانێت ئەو بابەتە بە هەڵپەسێردراوی بهێڵێتەوە و بە ڕەزامەندی زۆرینەی ئەندامانی ئامادەبوو بابەتەکە دوا دەخرێت بۆ دانیشتنی داهاتوو بڕگەی دوای ئەوە گفتوگۆی لەسەر دەکرێت. سپاس بۆ بەڕێز گەشەدارە ئەو بەڕێزانەی دەیانەوێت لەسەر ئەم مادەیە قسە بکەن دیارە سێ بەڕێز داوا دەکەن بەڕێز دکتۆرە پەری ئەکەر مایکەکەت گەشەخان ئەو مایکە کرد بەڕێز سەرۆکی پەرلەمان یەکەم بڕگەکانی بەرنامەی کار ئەگەر حەستان لێبی بە جوانی و بە خاڵبەندیەوە بیکەن یارمەتیتان دەمدەنە ئارەزوی خۆتانە. بڕگەکانی بەرنامەی کار ئاخر زۆرم قسە کردێ بە قسەمان ناکەن لە ژنەی یاسایی بەڕاستی زۆر گلەیمان هەیە ئەخ دەزانم باوەجیان لژنایەکی ترە بەرە دەزانم. یەکەم بڕگەکانی بەرنامەی کارفاریزە بە گوێرەی ئەو ڕێزبەندیەی دووئە لە بەرنامەکەدا هاتووە گفتوگۆیان لەبارەوە دەکرێت فاریزە پاش پێشخستنی هەر بڕگەیەک خۆشی بە کوردەکەی وێرگوڵەیە هەر بڕگەیەک دیسان فاریزە لەسەر پێشنیاری سەرۆک فاریزە یان سێ پەرلەمانتار فاریزە وە زیادە بە ڕەزامەندی زۆرینەی ئامادەبووان ئەوێش غەڵەتە دەبێت. دووەم تا گفتوگۆ لەسەر بڕگەیەکی بەرنامەی کار تەواو نەبێت بۆ فاریزە بڕگەیەکی وێ فاریزە گفتوگۆی لەسەر ناکرێت فاریزە
بەڵام ئەگەر لەبەر هەر هۆیەک نەتوانرا گفتوگۆ دەربارەی لێرە ڕەکە نەکرایە دەربارەی بڕگەیەک تەواو بکرێت فاریزە دەستەی سەرۆکایەتی دەتوانێت ئەو بابەتە بە هەڵپەسێردراوی بهێڵێتەوە و بە ڕەزامەندی زۆرینەی ئەندامانی ئامادەبوو بابەتەکە بۆ دانیشتنی داهاتوو دوا دەخرێت تکە فرمانەکان بخەنە پشتەوە بێ زەحمەت بڕگەی دوای ئەوە گفتوگۆی لەسەر دەکرێت سپاس بۆ بەڕێز دکتۆرە پەری بەتەکیت پێویستە سۆت لە توانەکانی بەڕێزت بگرین سۆت لێ ببینین و داوا لە لیژنەی کاتیش دەکەین ینی ئەو بۆ دەڕشنەوەی زمانەوانی هەر مادەیەک ینی هاوکاری بەڕێستان وەربگرن بەڕێز تەحسین ئیسماعیل بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 49 بڕگەی یەک وشەی بە گوێرەی هاتووە من پێم وایە بەپێی باشترێتن لە کوردی لە کۆتایەکەشی وەکو بەڕێز دکتۆرە پەریشی شارەتی پێدا زۆرینەی ئامادەبوون نووسراوە بەڵام ئامادەبووان دەبێ لە بڕگەی دوو کە دەڵێ بەرنامەی کار تەواو نەبێ بڕگەیشی بەرنامەی کار تەواو نەبێ بڕگەیەکی نوێ خۆی هەمووی هەر نوێیە بکرێتە بڕگەی دی یان بڕگەی تر گفتوگۆی لەسەر ناکرێ زۆر سپاس سپاس بۆ بەڕێز تەحسین ئیسماعیل بەڕێز ئاری عەبدولەتیف کاک تەحسینەکە ئەو مایکە بگری بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕاستی هەموو ئەو پرۆژە بڕیار و پرۆژە یاسایانەی کە یەنە بەردەمی ئەمە لە بەرنامەی کارا زۆربەی زۆری هەڵی زمانەوانیان هەیە ینی پێویستەوە لیژنەیەکی پسپۆڕی مختص لە بواری زمانی کوردیا دانیشن سەر لە نوێ دایبڕێژنەوە بۆیە من قسە لەسەر خاڵبەندی ناکەم خاڵبەندی بەشی شەشەم مادەی 49 بڕگەیەکەمەڵێ لەسەر پێشنیاری سەرۆک یا سێ پەرلەمانتار ئایا پێشنیاری سەرۆکیش بۆ پێش پاشخستنی بڕگەی گفتوگۆ ئەخرێتە دەنگدانیانە و پێم باشە دەستەی سەرۆکایەتیشی بۆ زیاد بکرێ لە بڕگەی دووە ئایا دەستەی سەرۆکایەتی ئەتوانێت بڕگەکە هەڵپەسێرێ یان پێشنیار بکات نووسراوە ئەتوانێت ئەو بابەتە بە هەڵپەسێراوی بهێڵێتەوە ئەگەر بتوانێ ئیتر زۆرینی ئەندامانی بۆچی ینی دەنگدانی بۆچیە لەسەری من پێشنیارەکەم بنووسرێ دەستەی سەرۆکایەتی دەتوانەکەی لا ببرێ دەتوانرێت دەستەی سەرۆکایەتی پێشنیارەکات ئەو بابەتە بە هەڵپەسێراوی بمێنێتەوە دوای ئەوە بە ڕەزامەندی زۆرینەی ئامادەبووان ئەخرێتە دەنگدان ئەگەر بتوانێ ینی هێزی ئەوە هەبێت بتوانێ هەڵی پەسێری تر دەنگدان و زۆرینی ئەندامانی بۆ چییە زۆر سپاس سپاس بۆ بەڕێز ئاری عەبدولەتیف بەڕێز عەبدوڵڵا حاج مەحموود بەڕێز سەرۆکی پەرلەمان من هەستەکەم دەستەکە زیاد بێت سەرۆکایەتی دەتوانێت سپاس بۆ بەڕێز عەبدوڵڵا حاج مەحموود بەڕێز عومەر عینایەت بەڕێز سەرۆکی پەرلەمان کاک تەحسین دوو شەی باس کرد بە گوێرەی بەپێی من پشتگیری یەکەم ئامادەبووان لە دکتۆرە پەری شارەزایە لە ڕێزمانی کوردیا هیچ ڕستەیەکمان نییە بە تا دەست پێ بکە یعنی ئەوە ئەبێت دابڕژێتەوە جارێکی کە من پشتگیری یەکەم زمانەوانێک ئەو بڕگە لەگەڵ بەڕێزان کە زۆر ماندوو بوون و دەستخۆشیان لێ یەکەم دابڕژنەوە لە نووسراوە بەڵام ئەگەر لەبەر هەر هۆیەک نەتوانرا گفتوگۆ دەربارەی بڕگەیەک تەواو بکرێت ئەوە هەر زیادە بەڵام ئەگەر لەبەر هەر هۆیەک ئەگەر نەتوانرا گفتوگۆ دەربارەی ئیتر پێویست بە زیادە ینی ئەو زیادەیە ناکات لا ببرێ ئەخیری من ئەوەیە کە ئەم بابەتەکە جوانە باش نووسراوە بەڵام داڕشتنەوەی بۆ بکرێت سپاسیانە سپاس بۆ بەڕێز عومەر عینایەت بەڕێزان لیژنەی کاتی ئەگەر وەڵامدانەوە کەبیت سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان تێبینیەکانی بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەمووی لە جێگای خۆیدا بوو بە تەکید لە کۆبوونەوەی داهاتوو کە دەیخینە دەنگدان ئەوان دەیبینن ئێمە تەواوی ئەو سیاغانەی کە کوتیان هەمووی ڕەچاو دەکەین و جارێکی تر سەر لە نوێ لەگەڵ هاوڕێکانمان لە لیژنەی کاتی دای دەڕێژینەوە دڵنیابن لەوەی تێبینیەکانتان زۆر لە جێگای خۆی بوون و وەریان دەگرین سپاس بۆ بەڕێز سەرۆکی لیژنەی کاتی بەڕێزان مادەی 50 مادەی 50 ئەگەر بخوێنەوە
مادەی پەنجا یەک هەر بابەتێک لە بەرنامەی کاردا نەبێت گفتوگۆی لەبارەوە ناکرێت. دوو سەرۆکی فراکسیۆنی پەرلەمانی دەتوانێت بەر لە 24 کاتژمێر لە وادەی دانیشتنەکە داوای زیادکردنی بابەتێک بۆ بەرنامەی کار بکات بەمەرجێک بابەتەکە گشتی و بەپەلە بێت و دواخستنی بێتە هۆی لە دەستدانی گرنگی داواکاریەکە. سێ لانی کەمدە ئەندام یان نوێنەرانی هەر پێکاتەیەک لە پەرلەمان مافی ئەوەیان هەیە داوا لە دەستەی سەرۆکایەتی بکەن بۆ ئەوەی گفتوگۆ لەسەر بابەتێکی گشتی بخەنە بەرنامەی کار. سپاس بۆ بەڕێز قارەمان. بەڕێزان بۆ گفتوگۆ لەسەر مادەی 50 بەڕێز بیستم فایق. بەڕێز سەرۆکی پەرلەمان تاوان مادەی 48 و 49 و 50 تقریبا هەر لە یەک چوارچێوەیان بەڵام سێ مادەی بۆ دانراوە سێ ژمارە دیسان من لەسەر پێشنیارەکەمەوە ئەمەش بکرێتەوە چوارچێوە یەک مادە مەسەلەن بوترێت 48 بۆی ژمارەی مادەکانی پەیڕە و 150 مادەیە زۆرە. دیقەت بدە ئەمە لەگەڵ مادەکەی پێشوو لەگەڵ پێشووتریشە هەر لە یەک چوارچێوەیە بۆیە من پێشنیارەکەم ئەوەیە کە لە کاتی سیاغی ئەخیرا بۆ مهین بیکەنە یەک مادە. بەشی دووەم بڕگەی دووەمی ئەڵێ سەرۆکی فراکسیۆنی پەرلەمان ئەو پەرلەمانی ناوێت هەر سەرۆکی فراکسیۆن دەتوانێت بەر لە 24 کاتژمێر لە وادی دانیشتنەکە داوای زیادکردنی بابەتێک بکە بەمەرجێک بابەتەکە گشتی و بەپەلەوێ گشتی لەوێ تۆزێک مەتاتیە چی گشتیە چی گشتی نییە مەسەلەن یان ئەوە ڕوون بکرێتەوە یان لا ببرێ بۆی بیرم نەچێت لەسەر مادەی 48 بوو لە سەرۆکی پەرلەمان بۆی بەد لە جەرسەی داهاتوە مناقەشەی نەکەم بڕگەی یەکەمی بەڕێ سەرۆکی لیژنەی پەیڕە و بڕگەی یەکەمی مادەی 48 من ئەوەم بیر چوو دەتوانرێت ئەو دوو فەقەرەیە دابش بکرێت بەسەر هەردوو دەسەڵاتەکانە ئەم مادەیە ئەو فەقەرەی یەکەمە ینی زیادەیەکەی نامێنێ ئەوەی کە ئەڵێ دەستەی سەرۆکایەتی بەرنامەی کاردانرێ ئەمە نەقل بکرێ بۆ دەسەڵاتەکانی دەستەی سەرۆکایەتی ئەوە شێڵێ ڕاوێژ لەگەڵ دەستەی گشتی ئەمەشی بۆ دەستەی گشتی نەقل بکرێ ئەو مادەیە نامێنێ زۆر سپاس ئەوە بۆ مادەی 48 کاک دکتۆر فرسەت تێگەیشتی زۆر سپاس بۆ بەڕێز بیستم فایق. مادەی 48 مناقەشەکە لەسەر تەواو بووە بەڵام ئەو تبینیانە بنێرە بۆ بەڕێزان پێش دەنگدان بۆ ئەوی سۆدی لێ ببینن. بەڕێز حەیات مەجید. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 50دا فەقەرەی یەک خاڵی یەکەم هەر بابەتێک لە بەرنامەی کاردا نەبێت گفتوگۆی لەبارەوە ناکرێت ئەکرێت ئەم خاڵە لەگەڵ خاڵی دووهەمە ینی دەمج بکرێت بەڵام یاخود ئەگەر لە بینیانە هەبێت و بە یەک خاڵ دابڕژدێتەوانێ. سپاس بۆ بەڕێز حەیات مەجید. بەڕێز نازم کەبیر. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشگیری قسەکەی کاک بێستون دەکەم دەربارەی ئەوەی کە هەر سێ مادەکە 48 و 49 و 50 لە یەک مادەدا جێگان بکرێتەوە ئەوەی تریش لەسەر بەرگەی دووەم بۆ بەڕێزان لیژنە سەرۆکی فراکسیۆن یعنی ئەگەر بکرێتن پێناسەکەی بکرێتن وابزانم نازانم لە ناو پێناسەکاندا نەکراوە نەمدیتووە لە ناو لەو هەموارکردنەوەی ئەمە سەرۆکی فراکسیۆن پێناسە نەکراوە. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز نازم کەبیر. بەڕێز عومەر عینایەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان طبعا هەمومان ئەمانوێ هاوکاری و لیژنەیە بین دەستیان خۆش بێ لێمەوە سەرۆکی فراکسیۆن وەکو کاک بێستون وتی پەرلەمانەکە لا ببرێت کاتژمێر نییە ببورن کاتژمێر نییە کاتژمێر یعنی ئالەتەکەیە کاژێر یعنی ئەوەی کە پێویستمانە دوای 24 کاتژێر لە بابەتەکە لە بەرژەوەندی گشتی بێ ئەو گشتیە بکەن لە بەرژەوەندی گشتی ئەوە باشترە و من پژنیارەکەم دوو سێ بکرێ بە یەک وەکو خۆی بمێنێتەوە دوو سێ بکرێ بە یەک سەرۆکی فراکسیۆن و لانی کەمدە ئەندام یان نوێنەرایانی هەر پێگاتەکان لە پەرلەمان مافی ئەویان هەیە ئەوەی دوایی دایبڕژنەوە و سپاسانە. سپاس بۆ بەڕێز عومەر عینایەت. بەڕێز تەحسین ئیسماعیل کۆتایی مناقەشەی ئەم مادەیە. ئەگەر کاک عەمەر پێش بچی ئەوە مایکە بگری.
بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش هەمان تێبینی کاک بێستون و کاک عومەر عینایەتم هەیە لە جیاتی سەرۆکی فراکسیۆنی پەرلەمان کە وابزانم نییە ئەم شتە سەرۆکی فراکسیۆنەکان دەتوانن بەر لەوەندە و تا کۆتایی زۆر سوپاس. سپاس بۆ بەڕێز تاسین ئیسماعیل لە کۆتاییدا دیار بوو کاکاری مامنما بوو کاکاری عەبدوڵەتیف. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 50 خاڵی دووەمەڵێ سەرۆکی فراکسیۆنی پەرلەمان ئەوە هەڵەیە بێشک بکرێ بە سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمان لە خاڵی سێەم ئەڵێ لانی کەم دە ئەندامیان نوێنەرانی هەر پێکاتەیەک ئایا پێکاتەکان خۆیان بەتەنیا ئەتوانن لە داوا بکەن بابەتێ بخرێتە بەرنامەی کار چونکە ئەوە لێوان ڕوو نییە ئەڵێ لانی کەم دە ئەندام ئەمە دە ئەندامەکە تەواوە مافی ئەویان هەیە داوا لە دەستەی سەرۆکایەتی بکەن بۆی گفتوگۆ لەسەر بابەتێکی گشتی بخرێتە بەرنامەی کارەوە دوای ئەوە یان هاتووە ئەڵێ یان نوێنەرانی هەر پێکاتێک ئایا نوێنەرانی هەر پێکاتی یەک تەبەن یەک نوێنەر دیارەکرێ وەختە ئایا ئەو نوێنەرە بەتەنیا هێزی دە ئەندام پەرلەمانی دیکەی هەیە ئەوە لێ ئەبێ ڕوونکردنەوەی زیاتر بکرێ و پشگیری ڕاکەی کاک عومەرەکەم خاڵی دووەم و سێم زۆر نزیکن لە یەکەوە ئەکرێ بکرێ سەرۆکی فراکسیۆنی پەرلەمان و دە ئەندام پەرلەمان و نوێنەری پێکاتەکان ئەوان ئەو کارە جێبەجێ بکەن. سپاس بۆ بەڕێز ساری عەبدوڵەتیف. داوا لە بەڕێزان لە ژنەی کاتی دەکەین فەرموون ئەگەر تێبینی بەڕێز سەرۆکی پەرلەمان بەعام سەبارەت بە دەمجی مەواد یان بەشەکان ڕیزبەندی بەشەکان ئەگەر جەنابتان بگەڕێنەوە بۆ ئەو میکانیزمەی کە لە کۆبوونەوەی ڕابردووش خوێندمانەوە و پێشتریش بە دەنجی ئەوەی بەڕێز ئەندامانی پەرلەمان پەسەند کرابوو ئەو دەسەڵاتە دراوەتە لیژنەی پێڕە و تەنها لە ڕووی بەشەکان و ڕیزبەندیان و ئەم بابەتانە ئەم دەتوانین بکەین بەڵام ئەو تێبینیانی ئێستا لەسەر بۆ نمونە مادەی 50 یان مادەی 49 یان مادەی 48 کرا ئەوەی ممچین بێ ئێستا بیکەین لە دەمجی بڕگەکان بڕگەی 2 لەگەڵ 3 بڕگەی 1 لەگەڵ 2 لە جێگای خۆیدایە و تاکید ئێمەدا دەنیشینەوە دەمجی دەکەین و جارش کە عادەی سیاغەی دەکەینەوە و داواش لە بەڕێزان ئەو بەڕێز ئەندامانی بەڕێزی پەرلەمان دەکەین کە تێبینەکان ئەگەر بکرێت و ممچین بێت بە تایبەتی ئەوەی وەکو دکتۆرە پەری هەوڵ بدرێت بەنووسین بماندنێ لەوانەیە ئەرکی ئێمە ئاسانتر بکە هەرچەندە ئەگەر نەشیکەن هەر دەینووسین لای خۆمان بەڵام لەوانەیە ئاسانتر و بەدیقەتتر بتوانین تێبینەکانتان ڕەچاو بکەین سەبارەت بە مەسەلەی پێکاتە ئەو یانە خۆی مادەم واونیە یانە بە معنایەوەیە بەڵێ دەتوانن یعنی ئەگەر نوێنەری پێکاتەی ئەرمەنیان نوێنەر پێکاتەی مەسیحیان تورکمان دەتوانێت بەڵێ ئەگەر یەک کەسیش بێت دەتوانێت بابەتێک تەرح بکات بەڵێ مادام یانە ینی هەم فراکسیۆن دەتوانێت هەم ئەو پێکاتێش دەتوانێت بۆ لێرەش کە ئێمە لە لیژنەی پێڕە و نووسیمانە بۆ معنایی بۆ پێکاتەیەک خصوصێتێکی تایبەتی بدەنێ بتوانێت بابەتێک تەرح بکە ئەوەی تریشیان کە ئەڵێ عام پێم وایە مەفهومە یعنی مانەوە پەیوەست نەبێت بە بەرژەوەندی شتێکی معەن منطقەیەکی معەن بابەتەکە گشتگیر بێ هەموو کوردستان بێ ئەگەر پێتان باش بێت دەتوانیت بەرژەوەندی گشتیش ئیزافە بکەین ئەگەر هاوڕەکانی تر بڵە حەزی بەڵێ سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرسەت دیارە گفتوگۆکە کوتایی هاتووە بەڵام سێ بەڕێزی تر داوایان کردووە پەشدار بن بەڕێز مامۆستا مەڵەمەروان دەرفەتتان دەدەینێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمنە لەسەر خاڵی سێەم بۆی کە هەم پێکاتەکان جێ ڕێزن لای هەموو لایەکمان ئەمن دەڵێ ماوای لێ بکرێتن ئەو شتانەی کە گشتگیرن بۆ نمونە شتێکی تایبەت نین بە پێکاتەکان ئەگەر شتێکی تایبەتە بە پێکاتەکان با پێکاتەکان ئەو خصوصیەتیان هەبێتن ئەگەر شخصێکیش داوکە بەڵام ئەگەر گشتگیر بن و پەیوەست بێتن بە هەموو خەڵکی کوردستان یعنی ئەو تایبەتمەندی نەبێتن بە تەنها داوا بکات و ئەو کاتەی قەزیەکەوە بزانم فراوانتر دەبێت و دەستان خۆش بێت. سپاس بۆ بەڕێز مامۆستا مەڵەروان. بەڕێز پەروەعەلی. بەڕێز سەرۆکی پەرلەمان وێڕای دەستخۆشی بۆ لیژنەکە من لەگەڵ ئەوەیەم کە ئەو ژمارە دەیەلانی کەم دە ئەندام یان نوێنەری پێکاتەیەک کەواتە لەو کاتەیە ئەگەر بکرێت دە ئەندامەکە بکرێت بە 5 ئەندام باشترێکە لەگەڵ ڕێزم بۆ پێکاتەکان ئاساییە هەریەکەیان نوێنەری پێکاتەیەکە و جیاوازە بەڵام دە ئەندام بەرامبەر بە 1 ئەندام لەو کاتانەیە نابەرابەریەتیەک هەیە. سوپاسدانەکەم. سپاس بۆ بەڕێز پەروەعەلی. بەڕێز عومەر عینایەت.
بەڕێسەرۆکی پەرلەمان قسەی خۆم کرد لەو بارەوە. سپاس بۆ بەرز عمەرینات. بەرز نازم کەبیر تێبینێکی هەبوو؟ بەرە سەرۆکی پەرلەمان وڵا داوامان لە لژنە کرد بە نسبەت سەرۆکی فراکسیۆن بۆ پێناسەکردنی ببورن نازانم من تێنەگەیشتمیان نەگوترا زۆر سپاس. بەڵێ سپاس بەرز نازم کەبیر. بەرز دکتۆر فەرسەتەکە ڕوونکردنەوە لەسەر ئەو بابەتە. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە پێکهاتە بە وەکو باسمان کرێمە سێ پێکاتەمان هەیە تورکمان و پێکاتەی کلدانسریان ئاشور و پێکاتەی ئەرمەن ینی لێە پێکاتەکان زۆر نین و لە کۆبوونەوەی لیژنە مناقەشەکرا لەسەر ئەو بنەمایە بوو بەڵام ئێمە تاکید هەموو تێبینەکان وەرەگرین و لە لیژنە جارێکی تردا دەنیشینەوە و لە نەتیجەش بەدەنگی ئێوە ئەو بابەتە یەکلایی دەبێتەوە. سەبارەت بەوەی کە بەڕێز کاک نازم باسی کرد طبعا ئێمە فراکسیۆنی پەرلەمانی پێناسە دەکەین. فراکسیۆنی پەرلەمانی هێشتا نەگەیشتینێ لەوێ پێناسە دەکەین لە چی پێک دێەوە چۆنەوە ئەرکەکانی چیە. ئەما سەرۆکی فراکسیۆنی پەرلەمانی ئێمە پێناسەمان نەکردووە چونکە پێم وانی کە فراکسیۆنت پێناسە کرد هیچ ئیجاب ناکات ئێمە سەرۆکی فراکسیۆنی پەرلەمانیش پێناسە بکەین چونکە مەهامەکانی زیاتر لەوێ لە ناو فراکسیۆن بەرجەستە دەبن. سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرسەت بۆ ئەو ڕوونکردنەوە. بەڕێزان مادەی 5 گفتوگووەکە کۆتاییە تێبینەکان وەرگیراون و دواتر دەخرێنە دەنگدان. مادەی 51 ئەگەر زەحمە نەبێت بخوێنن. مادەی 51 یەکەم یەک هەر لیژنەیەکی هەمیشەیی یان تایبەت دەتوانێت لە ماوەی 48 کاتژمێر بەر لە کۆبوونەوەی پەرلەمان داوا لە دەستەی سەرۆکایەتی بکات لە دیاردەیەک یان ڕووداوێک یان بارێکی گشتی بکۆڵێتەوە و داوا لە دەستەی سەرۆکایەتی کا بۆ ئەوەی بە مەبەستی گفتوگۆ لە بەرنامەی کاردای بنێن. دوو هەر ئەندامێکی پەرلەمان مافی هەیە لە ماوەیەک کە لە دەخولەک تێپەڕ نەکا بیرۆکەیەک بخاتە ڕوو بە مەرجانەی خوارەوە. ئەلف 48 کاتژمێر پێش دانیشتنی پەرلەمان داوایەک پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان بکە بە بیرۆکەکە نووسراو بێ تا ئەندام پابند بێ بە ناوەڕۆکی نووسراوەکە پەیوەست بێ بە کێشەیەکی گشتی و پێشنیاز و چارەسەری لە خۆگرت بێت. دووەم دەکرێت گفتوگۆکردن لەسەر بابەتەکانی بڕگەی یەکەم لەسەر داواکاری لیژنەیان ئەندامان بە ئامادەبوونی سەرۆکوەزیران یان وەزیری تایبەتمەند یان هەردووکیان بێت. سێهەم لە کاتی ڕازی نەبوونی دەستەی سەرۆکایەتی بە داواکاری لیژنەیان ئەندامان و پێداگری ئەوان لەسەر داواکەیان سەرۆک ڕێگە دەدا کەسێکی هاوپشت یان دژ بە داواکەیان لە ماوەی 3 خولەک بیرروبۆچوونی خۆیان لەو بارەوەوە بخەنە ڕۆ. ئەو کات بەبێ گفتوگۆ پەرلەمان بڕیاری یەکلاکەرەوەی خۆی لەسەر دەدات. ئەبورن. چوارم سەرۆکوەزیران یان وەزیری تایبەتمەند دەتوانن داوا بکەن گفتوگۆی ئەو بابەتە بۆ ماوەیەک کە لە 2 هەفتە تێپەڕ نەکا دوا بخرێ. سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕێواز فایق. بەڕێزان گفتوگۆ لەسەر مادەی 51 دەست پێ دەکەین. بله فرمون. من وا دەبینم 5 بەڕێز داوایان کردووە پێشدار بن لە گفتوگۆ بەڕێز عومەر عینایەت بەڕێز بازار دەروێش بەڕێز هاری عەبدوڵەتیف بەڕێز قادر ڕێزگەیی بەڕێز مستەفا سکری بەڕێز ساڵح فەقێ کەسێکی تر ماوە بەڕێزێکی تر کەس نەماوە واتە ئەو بەڕێزانە 6 بەڕێزە پێشدار دەبن. بەڕێز عومەر عینایەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان بابەتەکە تەنها داوای لە بڕگەی یەک داوا لە دەستەی سەرۆکایەتی بکات بۆ ئەوەی بیخاتە بەرنامەی کارەوە تر پێویست ناکات بۆ ئەوەی بە مەبەستی گفتوگۆ لە بەرنامە هەمووی ئیشی دکتۆرە پەریە. بەڕێی من جارێکە تاکید دەکەمەوە دکتۆرە پەری یان زمانزانێکی کە لەو بەڕێزانە پێم وایە لە فراکسیۆنی پارتی برادرانی پارتیش هەیە لە فراکسیۆنی یەکێتیش هەیە زمانزانی باشن ڕەکیکە. من تەنها سەرنجەکەم هەرەوەنە و سپاسانەکەم. سپاس بۆ بەڕێز عومەر عینایەت. ئەوەی زمانەوانی لە کۆتاییدا داوامان کردووە پێشترش کە لجنەی کاتی سوود لەو توانانە بگریت کە لە ناو ئەندامانی پەرلەمان هەنە وەکو دکتۆرە پەری بەڕێز تاسین ئیسماعیل بەڕێزی تر و هەر بەڕێزێکی تر لەو بارەوە بتوانێت هاوکاریان بکات ئەوە ئێمە سپاسی دەکەین.
بەڕێز بازار دەروێش بله برای سروکی پارلمانی ماده پنجاویک دوام اول شی دکریت به باشه بتلادان بوشیو لبید گفتگو کردن لسر بابتکانی برگه یکم اگر لجنه یان اندامان داواین کر سروک وزیران یان وزیری تایبندمند یا هر دوکیان آماده بن لناو حولی پارلمان و زور سپاس باوی تفسیر نمینید بله سپاس بو بەڕێز بازار دەروێش بەڕێز ئاری عەبدوڵاتیف بەڕێز ئاری عەبدوڵاتیف بەڕێز سەرۆکی پەرلەمان پێم باشە بڕگەی یەک بەم چەشنەی لێ بکرێت چونکە هەستەکەم تۆزێ هەم ڕەکی کە هەمیش ڕوون نییە و جۆرە لە درێژدا دڕیشی تایە بە تایبەتی لە دیاردەیەکیان ڕوودا یا بارێکی گشتی بکۆڵێتەوە ینی ئیجاب ناکە بکۆڵێتەوە هەر یەکسەر ڕاستەخۆ داوا بکە بەم جۆرە هەر لیژنەیەکی هەمیشەیی یان تایبەت دەتوانن نەک دەتوانن لە ماوەی چلوەش کاژێردا بەر لە کۆبنەوەی پەرلەمان داوا لە دەستەی سەرۆکایەتی بکەن نەک بکات گفتوگۆی دیاردەیەکی یان ڕووداوی یان بابەتێکی گشتی بخرێتە بەرنامەی کار دوو جار داوا کراوەتەوە گفتوگۆی دیاردەیەک یان ڕووداوی یان بابەتێکی گشتی بخرێتە بەرنامەی کار تەواو سپاس بۆ بەڕێز ئاری عەبدوڵاتیف بەڕێز قادر ڕەزگەی بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 51 بەرگەی یەکەم خاڵی یەکەم لیژنەی هەمیشەیی یان لیژنەی تایبەت تەبعاً لیژنەی تایبەت بۆ مەهامێکی دیاریکراو پێک دەهێنرێت جا لەسەر داوای ژمارە یاسایی پەرلەمانتاران بێ یاخود بە بڕیاری بە ئەوەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بێ کە بە ڕەزامەندی پەرلەمان پێک دەهێنرێ و بۆ مەبەستێکی دیاریکراویش پێک دەهێنرێ ئایا لێرەدا ئەوەی کە لیژنەی کاتی نووسینەوەی ئەو پەیڕەوە مەبەستیانە لێرەدا لیژنەی تایبەت دەتوانێت بە دەر لەو مەهامەی کە بۆی پێکێنراوە دەتوانێت هەر دیاریدەیەکی کە یاخود هەر بارێکی گشتی کە مەبەستی بێ مەبەستەکەوەیە کە پێشنیار بکات لێکۆڵینەوەی دەربارە بکات و بخرێتە بەرنامەی کار یاخود مەبەستەکە لێرەدا ئەوەیە کە ئەو لیژنەیە ئەو راپۆرتەی کە ئامادەی کردووەیان ئەو پەراوانەی کە مەبەستی لێکۆڵینەوە ئامادەی کردووە ئەوەی کە پێی گەشتووە ئەوە بەر لە 48 ساعت خاتە بەرنامەی کرد چونکە ئەگەر مەبەستەکە ئەوە بێ ئەوە واریدە ئەگەر مەبەستەکەش ئەوە بێت لیژنەکە دەتوانێت بە دەر لەوە پێشنیاری کەشی هەبێت چۆن دەکرێت لیژنەی تایبەت خۆی ڕاستپێرێت بە دەر لەوەی کە بۆی پێکێنراوە سەبارەت ئەوە بڕگەی دووەمیش پشگیری ئەوەی کاک بازات دەکەم پێشنیار دەکەم لە بری وشەی دەکرێت ئەم وشەیە لا ببرێ بڕگەکە ئەو هادا بڕێژدرێتەوە لیژنەیان ئەندامان بۆیان هەیە داوا بکەن گفتوگۆکردن لەسەر بابەتەکانی بڕگەی یەکەم بە ئامادەبوونی سەرۆک وەزیرانیان وەزیری تایبەتمەندیان هەردووکیان بێ چونکە کە لیژنە یا ئەندامانی پەرلەمانیش هەست بۆ دەکەن وەختێک کە پێویست بە ئامادەبوونی سەرۆک وەزیران یان وەزیری تایبەتمەند نەبێ ئەوانیش داوا ناکەن چونکە کە دەکرێت واتا دەکرێت بێت دەکرێت نێ سەبارەت بە ئەوەی سێمیش لە کۆتا ڕستەدا بەبێ گفتوگۆ پەرلەمان بڕیاری یەکلاکەرەوە دەدا لیژنەی بەڕێز مەبەستیانە ینی ئەو بڕیاری کە پەرلەمان دەیدا بڕیارەکانی پەرلەمان یا بە زۆرینەی سادە دەبن یان بۆ ئەوەی کە پێویستی کردووە قانون بە زۆرینەی تایبەت لێرەدا مەبەستەکە زۆرینەی سادەیە ینی دەخرێتە دەنگدانەوە و بە زۆرینەی سادە بڕیار لە ینی بڕیا ئەوە کە یەکلای دەبێتەوە بابەتەکە زۆر سپاس سپاس بۆ بەڕێز قادر ڕەزگەی بەڕێز مستەفا سکری بەڕێز سەرۆکی پەرلەمان تێبینەکەی من برادران زیاتر باسییان کرد دەربارەی سیاغە بوو لە بڕگەی یەکەم ئەگەر سیاقەکەی وەک خۆ بینتەوە دووجار دەستەی سەرۆکایەتی دووبارە بۆتەوە هەندێک ئەوە نییە خۆش نییەوە ئەگەر وەک خۆی بێنێتەوە بۆ ئەوەی زیادە داوا لە دەستەی سەرۆکایەتی بکات بە مەبەستی گفتوگۆکردن لە بەرنامەی کاردا بنێ پێم وایە ئەو بڕگەیە بەگشتی حەقی پێداچوونەوە و سیاغەکردنەوەی هەیە سپاس سپاس بۆ بەڕێز مستەفا سکری بەڕێز ساڵح فەقێ بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی من کاک ئاری کردی سپاس سپاس بۆ بەڕێز ساڵح فەقێ دەرگای گفتوگۆمان گرتبوو بەس دیارە بەڕێز پەروەعالی بەڕێز سەرۆکی پەرلەمان ببوورە
لە بڕگەی دووهەمە مادەی 51 بڕگەی دووهەم دەکرێت گفتوگۆ لەسەر بابەتەکانی بڕگەی یەکەم لەسەر داواکاری لیژنە تا کۆتایی ئەتوانرێ بکرێ بە دەکرێت گفتوگۆکردن لەبارەی بابەتەکانی بڕگەی لەسەر بابەتەکانی نەگونجاوە لەبارەی بابەتەکانی بڕگەی یەکەم بە داواکاری لیژنەیە ئەندامان سپاس بۆ ئەوەی سەرترمێ حرفی عەلای سپاس بۆ بەڕێز پەروەعالی هەر ئێستا بوو وا هاتبوو کە هەر ئەندامێکی پەرلەمان لەسەر یەک بابەت دووجار قسە نەکەت بەڵام کاکاری داوای کردووە کاکاری عەبدوڵەتیف بەڕێز ببوورە وەڵا بیرم سو خاڵی سێم یەک تێبینیم هەیە ئاماژە بەوە کراوە ئەڵێ ئەو کات بەبێ گفتوگۆ لە خاڵی سێما کۆتایی با زۆر نەڕۆم لەسەری ئەو کات بەبێ گفتوگۆ پەرلەمان بڕیاری یەکلاکەرەوەی خۆی لەسەردات ئایا پەرلەمان ئالەیە مەبەستی دەستەی سەرۆکایەتیە کە بڕیاری یەکلاکەرەوەی خۆیدات بەبێ گفتوگۆیان زۆرینەی ئامادەبوو ئەخرێتە دەنگدان ئەوە زۆر گرنگە یا مەبەست چییە نووسراوە پەرلەمان سپاس بۆ بەڕێز ئاری تێبینەکی کۆتایی بەڕێز حەمەد عینایەت بەڕێز سەرۆکی پەرلەمان ناو چەکمەجەکانمان وەرەقەی سپیتیان نیە ینی نازانین چوا بنووسین ئەمەش پێویستی بە بێ زەحمەت ئەمر بکەی وەرەقەی سپیمان بۆ بنێرن پەلە بکە ئەوە بگەینێ بەڕێزان داوا لە لژنەی کاتی دەکەین سەرۆک ئەندامانی لژنەی کاتی ئەگە لەسەر ئەم مادەیە وەڵام یان تێبینیەک بەشی زۆری ینی بەشێک لە تێبینیەکان تێبینی شقلی بوون لە لیژنەکەی شەڵاپیان وەرەگیرێ کە قادر پرسیارێکی کرد لیژنەی تایبەت بۆ بابەتێکی تایبەت بێگومان دائەنرێ بە تەنها ئەتوانێت گە راپۆرتەکەی تەواو ببوو بۆ ئەو بابەتە تایبەتە ئەتوانێت داوا بکە ینی 48 ساعت پێشتر بخرێتە بەرنامەی کار ناتوانێت لەسەر هیچ بابەتێکی تر داواکاری پێشکەش بکە کاگاری پرسیاری کرد مەبەست لە پەرلەمان چیە بێگومان پەرلەمان مەبەست ئەندامانی پەرلەمان و دەنگدانی پەرلەمانە ینی هەیئەتەکەیە نەک دەستەی سەرۆکایەتی و پرسیاری تریژ نەکراوە زۆر سپاس سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕێواز فایق دیارە خاڵێکی نیزامی لەلایەن بەڕێز دکتۆرە پەری هەیە بەڕێز سەرۆکی پەرلەمان لە 51 مادەی 51 سێم کەسێکی هاوپشت یانش بە داواکەیان ئەگەر زەحمە نەبێ ڕۆنی بکەنەوە کەسێکی هاوپشت بەڕێز دکتۆر فەرسەد بەڕێز دکتۆر فەرسەد بەڕێز سەرۆکی پەرلەمان مەبەستمان ئەوەیە کاتێک کە بابەتێک لەسەر هەر بابەتێک بی لیژنەیەک داوا دەکات لەو پەرلەمانە لە ناو هۆڵ گفتوگۆی لەسەر بکرێت و ئێوەی لە دەستەی سەرۆکایەتی نەخراوەتە بەرنامە لێرە کەسێک ڕێگەی پێدەدرێت کە ئەنساری یان پشتیوانی ئەوەیە کە ئەم بابەتە گفتوگۆی لەسەر بکرێەوە کەسێکیش کە دش بێت ئەگەر دش بێت ئینجا دوای ئەوەی ڕوونکردنەوەی پێویسترا دەخرێتە دەنگدان تەنها دەنگدان واتە دوو کەسیش وەرناگیرێ تەنها یەک کەس بە پشتیوان یەک کەسیش بەدش ئەگەر زۆرینەی ئامادەبووان کە ئەڵێن زۆرینە پەرلەمان معنەوە ئۆتۆماتیکی زۆرینەی ئامادەبووان ئێستا لەم هۆڵە لەوانێت چل کەسە بێ واتە 21 کەس لەگەڵی بوون معنای وایە بە زۆرینە شتەکە تێپەڕ دەبێت و یەکلا دەبێت ئایا قسەی لەسەر بکریان نەکرێت سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرسەد ئەوە مۆدێلێکە لە زۆر لە پەرلەمانەکانی دنیا پەیڕە دەکرێت یەک کەس لە پشت یەک کەس دش یان دوو کەس لەگەلیدا دوو کەس دش بەڕێزان مادەی 51 کۆتایی هات مناقشەکە دەنگدانەکە دوا لە دانیشتنەکانی داهاتوو بەڕێزان لژنەی کاتی مادەی 52 ئەگە بخوێنەوە دووەم ڕیزبەندی و سیستەمی دانیشتنی ئەندامان مادەی 52 شوێنی دانیشتنی ئەندامان لە هۆڵی پەرلەمان بە پێی لیستی ڕیزبەندکراو بە گوێرەی پیتەکانی ئەلفوبێی کوردی دیاری دەکرێت بە ڕەچاوکردنی زنجیرەی یەک بە دواییەکی هەمان فراکسیۆن سپاس بۆ بەڕێز سۆران عومەر بەڕێزان دەرگای گفتوگۆ لەسەر مادەی 52 دەکەینەوە ئەوەی دەیانەوێت پەشداری بکەن کەناوەکانش بخوێنیەوە بۆی کەس نەما ئەم بەڕێزانە داوایان کردووە گفتوگۆ بکەن ئاری عەبدوڵەتیف مامۆستا مەڕوان حاجی کاروان بێستون فایق عومەر عینایەت کەژاڵ هادی کەسێکی تر ماوە
دیارە کەسێک نەماوە سپاس پەروە عەلی بەڕوالی سپاس بۆ بەڕێز سکرتێری پەرلەمان بەڕێزان دەست بە گفتوگۆ دەکەین بەڕێز پەروە عەلی بەڕێز سەرۆکی پەرلەمان لەم مادەیە ئەڵێ بەڕەچاوکردنی زنجیرەی یەک بە دوای یەکی ئەندام هەمان فراکسیۆن ئەوە مانای چییە یەک بە دوای یەکی هەمان فراکسیۆن یعنی بەڵێ بسیارە دواتر وەڵام دەدرێت سپاس بەڕێز کەژال هادی بەڕێز سەرۆکی پەرلەمان کەژاڵ هادی هەمان تێبینی پەرواخانم هەبوو وەکو پرسیار مەبەستیە لە زنجیرەی بەڕەچاوکردنی زنجیرەیەک بە دوایەکی هەمان فراکسیۆن دووەم من پێم باشە بگۆڕدرێ ئێستا بۆ نمونە ئەگەر تەمەشای ئەو هۆڵە بکەین ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستانی یەک بە دوای یەک دانیشتینە زۆر جاری وا هەیە هەندە بابەتێ ئێمە دەمانوێت لە نێوان خۆمان ڕاوێژ بکەین و گفتوگۆی لەسەر بکەین دەبینی بابەتێک لە ناو هۆڵی پەرلەمان تەمەشا دەکەین ئەوەندە پەرتەوازە بووینە یعنی حتا بە وەرەقە نووسینیش ناگەینە یەکتری بۆیە ئەگەر مەسەلەن چاوپێخشاندنەوەی پێدا بکرێ ئەم سیغەیان بە پێی فراکسیۆنەکان لە یەکتری نزیک بنیان بە ئالیەتە چکە ئەم سیغەیە دانیشتنی ڕیزبەندی پەرلەمانتاران بگۆڕدرێ و سپاستان دەکەم سپاس بۆ بەڕێز کەژال هادی بەڕێز ئاری عەبدوڵەتیف بەڕێز سەرۆکی پەرلەمان سێ حاڵەتی دژ بەیەکی تەیە لەوانەیە لیژنەی تایبەتمەندەوەی زۆر مختصە لە بواری زمانە پێزانێ یەکەم بە پێی دووەم بە گوێری سێم بە ڕەچاوکردن ئەم سێ حاڵەتی زۆر جیاوازە ئەگەر لیستی ڕیزبەتکراوە بەستە چییە بە گوێرەی پیتەکانی ئەلفوبێ غەڵەتە ئەلفوبێ بنووسی ئەلف بێ گەورەترین کێشەیەمەوەیە تا ئێسش ئەوەمان ڕەچاو نەکردووە لە زمانی ستانداردا بکرێتە ئەلف بێ زۆر کوردی پەتیترە تا ئەلفوبێ عەرەبیە و بە ڕەچاوکردنی زنجیرەیەک ئەگەر لەسەرەوە بە گوێری یان بە پێی لیستی ڕیزبەندکراوە بێت دوای چۆن بە ڕەچاوکردنی زنجیرەیەک تۆ تەرتیبەکەی سپاس سپاس بۆ بەڕێز ئاری عەبدوڵەتیف بەڕێز مامۆستا مەڵە مەروان بەڕێز سەرۆکی پەرلەمانە من هیچ قسەم نییە لەسەر خاڵی یەکەم بەس پێم باشە مادەی 52 بکرێتە دوو بەش دوو خاڵ ئەگەر کاک دکتۆر فەرسەد ئاگای لێرە بێ یەکەم ئێمە کێشەیەکمان هەیە لە فراکسیۆنەکان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگە تەماشەکەی شوێنی فراکسیۆنەکان تەنزیم نەکراوە یعنی ئێمە لەوانەیە زۆر جار پێویستمان بە هەماهەنگی و بە دانیشتن دەبێت لەگەڵ فراکسیۆنەکان بەشێک لە فراکسیۆنەکان لە قاتی پێنجن بەشێک لە قاتی چوارن بەشێکیان لە قاتی سێن پێشنیار دەکەم خاڵی دووەمی بۆ زیاد بکرێ هەموو فراکسیۆنەکانی پەرلەمان لە قاتی سێمیان لە قاتی چوارمیان لە هەر قاتێکی بێ پێکەوە کۆ بکرێنەوە بۆی کە لێک نزیک بین و بتوانین هەمانجی زیاترمان هەبێت سپاس بۆ بەڕێز مامۆستا مەڵە مەروان مەبەست لە ناو داشنەکەیە لە ناو بینات بەڵێ ئەوە ئیزافەت کرد بەڵێ سپاس بەڕێز حاجی کاروان سپاس میشەر هەمان تێبینەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان یعنی ئێستا هەر فراکسیۆنی ئێمە و فراکسیۆنی کۆمەڵ هەڵی سڕی سەمونمان گرتووە بە دوایەکەوە یعنی ئەمە بێ حەل کرێ یاگەمان لە یەک نییە بۆی ئەگە فراکسیۆن دابنیشین ینی پێکەوە مەسەلەن ئێستا حرفی کاف من لەوەتی تەڵەبەی ابتیدایی بووم هەر لە دووە دانیشتم چکۆ حرفی کافم یعنی ئەوە مشکلەیە یعنی هەموو حرفەکانی ئەخیر معەدەلەکەونە خوارەوە بۆ دەست هەڵبڕینیش هەرەکەوی نەخوارەوە جا لەبەرەوە ئەگە فراکسیۆن بێت باشترە نەک بەم حرفی ئەلفو بێ بێت سپاس بۆ بەڕێز حاجی کاروان بەڕێز بیستون فایق بەڕێز سەرۆکی پەرلەمان هەرچەندە قسەکان کرا بەڵام ئەوەی ڕەچاوکردنی قایمەی حزب یان قایمەی فراکسیۆن ڕەنگە پێچەوانی ئەو حرفە ئەبجەدیە بێت چکە ئەگەر مەسەلەن لەو فەڕاز ناسبینێ قایمەکە کرا بە مغلق ئەلیف حرفێکی چوزان آخر حرفەکانەوەی کاک حاجی ئەڵێ ڕقەمێکە و ڕقەم دووە مەسەلەن وانە ئەلفوبێتیان ینی ڕەچاوکردنی زنجیرەی فراکسیۆن یان زنجیرەی قایمەی حزبی لەگەڵ ئەلفوبێکە توزە پێچەوانەیەک زۆر سپاس سپاس بۆ بەڕێز بیستون فایق بەڕێز عومەر عینایەت بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری قسەکەی کاک کەژاڵ خانمەکەم و هەروەها پشتگیری کاک ئاری ئەلف بێ باشترە و پشتگیری ئەوە شەکەم کە ناکرێت ئێمە هەر لەبەرەوەی عینین ئیتر لە قەڕەوین دایمە یعنی قەیچێکە وەرزێک ئێمە لە دواوین با وەرزی دووەم پێچەوانە بێتەوە ینی ئەمەش ینی مافی خۆمان من 4 ساڵە لێرم خۆشوێنەکەشم باشە عیبی نیە شوێنەکە بەڵام من داوا ئەەکەم برادران لە لیژنە کارێ بکەن یان لە ئیدارەی
سەرۆکاتی پەرلەمان ڕاستە سەرۆ لە ئەلف دەست پێکا و ئەخیرەن بەسەر بە قاف و نون و عین کۆتایی دێ بەڵام ئەکرێ پێچوانەش بکرێتەوە مەسەن 2 ساڵ وا بێ 2 ساڵاکی تر بە پێچوانەوە سپاس بۆ بەڕێز ئەمەر عنایەت ئەمە لە دواوە بین بەڵێ سپاس سپاس داوا لە لجنە دەکەین ئەگەر ڕوونکردنەوە هەبن یان وەڵام فەرمونون بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەو تێبینیانەی بەڕێزان باسییان کرد لەسەر سیاغەت حتمما چاکی دەکەین ئەلف بێ و ئەوانە هەمووی چاک دەکەین ئەمما سەبارەت بەر ئەوەی کە بزەبت ئەوەی من تێگەیشت بم لەگەڵ برادرانیش کە لە لیژنەی کاتی قسەمان تازە کرد ڕێک ئەوەی کە ئەنگۆ دەتانەوێ ئەلف بێە بەڵام لە ئەلف بێش فراکسیۆنی گۆڕان لەو ئیتیجا هەیە ئەلف بێ لە فراکسیۆنی گۆڕان دەست پێ دەکە خۆیان ئەلف بێ لە ناوان کۆمەڵ لە ئەلف بێ خۆیان پارتی ئەلف بێ خۆی تقریبان وەکو ئێستا بەڵام بە ئەلف بێ و بشتواندرێ ئەو تەنزیمەی ئێستا کاک حاجیش باسی کرد یعنی یەکگرتو لە منطقەیەک و کەژاڵخان باسی کرد کۆمەڵ بەو شێوەیە بەڵام ئەلف بێ لە ناو فراکسیۆنەکەی یعنی فراکسیۆنەکان تێکەڵ نابن هەریەکە لە منطقەی خۆیەبی بە پێی ئەلف بێ جا ئایا ئەو قاعەیە مساعدە لەوەیە ئەو شەی تێدا بکرێت ئەو پەیوەندی لەوانەیە بە ئێمەوە نەبی بە پەیڕەوە نەبی ئەوەی مامەساژ باسی کرد ینی ناتواندرێ باسی تابق و شتیوا بکەین چکە لەوانەیە ئەو پەرلەمانە ئەوڕۆ لێرێ بچینە شوێنێک کە تابقی یەک باشتر بی ینی لۆیە ئەوە پەیوەندی بە ئیدارەی پەرلەمانەوە هەیە چۆن دابەشێکات دەکرێت هەر ئێستا بڕیارێک بدەن هەموو بچنە یەک تابق ئەوە بەس لە پەیڕە و دانیشتنەکە بەو شێوەیە دیارەکرێت لە ئەوەی کەمە لە پەیڕەوی وڵاتانی دنیا بە ABC ئەویانە کرد حەستان لێ بەس لەبەرەوەی مەناوەکانمان بە عەرەبیە زۆر بەمان کوردیانی هەردەبی بە ئەلف بێبی سپاس بۆ بەڕێز سەرۆکی لجنەی کاتی تێبینیەکی ئەوەی کۆتاییە لای کاک ئەمەر عنایەت وڵات تێبینەکەم هەندەسیە هۆڵەکە دیزاینەکەی هەڵەیە یعنی ئێستا هۆڵی هاتوچۆ مەفروزە ئێستا کەسێک لێوە بچێتە دەرەوە ئەبێ زۆربەی ئەوانەی ئەحراجە بن ینی ئەم دیزایانی ئەم هۆڵە دیزایانێکی هەڵەیە و ئەو قسەی کەژاڵخانی ژووری ئەگەر ینی فراوانتر بێت و کاک فرسەت باسی کرد ئەکرێ فراکسیۆنەکان پێکەوە بن ئەگەر بۆتان کراوە ئینشاڵڵا قەیراین دارایی نەما ئەم بینایە بگۆڕێ و هۆڵێکی تازە دیزایانەکەشتان بۆکەین لەسەر حسابی خۆمان و زۆر سپاس بۆ سپاس بۆ پێشنیازە و پێویستە و شایستەیە و شوێنەکەش دیاری کراوە و وابزانم لە ڕووی هەندەسیش ئیشەکان کراو ینی کراوم بۆ کۆمەلگای تایبەت بە پەرلەمانی کوردستانەوە لە شوێنێکی ترە لە دەرەوەی شارە تاو کاتە خوا کەریمە ئینشاڵڵا تاو کاتە قەیرانی دارایش کۆتایی دێت بەڕێزان مادەی 52 کۆتایی هات مادەی 53 نقطەی نظامی بەڕێز مستەفا سکری بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەکان زۆرن تێبینیەکانی زیاتر زمانەوانی و سیاغەنام پێم باشە جەنابتان بڕیار بدەن دوای ئەوەی کاوە تەواوەبی لەگەڵ لێژنەی کاتی چێ پێی خۆشە و چێ اختصاسی هەیە لە زمان و چێ لە کوردی باشە خۆیان ینی کراوەبی چێ پێی خۆشە ئامادەبی ڕۆژێک دیاری بکەن لەسەر سیاغا ئەو هاوەخت زۆرە ڕوا و زیاتریش بەڕاستی قسەکان لەسەر داڕشتە و لەسەر کەم و زیادی کەلیمات و ئەوانەنە وەخت زۆرە ڕواوها پێم وابی ئەگەر بڕیار بدەن لەگەڵ برادرانی لێژنەی کاتی لێژنەیەک پێک بێ بۆ سیاغە زۆر پێم وایە باشە سپاس بۆ بەڕێز مستەفا سکری ئەوە پێشتەش تاکید لەوە کراوە و لژنەی کاتیش داوای کرد لە ئێوەی بەڕێز کە هاوکار بن لەگەلیاندا و حتا بەنووسینش داوایان کرد کە بنووسین بۆیان بنووسن و جارێکی تر تاکید دەکەین هەر تێبینیەک لە ڕووی زمانەوانی ئەر ئێستا دەتوانن بۆیان بنووسن دواتر دەتوانن بۆیان بنووسن تا ئەو کاتەی دەگەتە دەنگدان لەو کاتە ئەو پرۆسە کۆتایی پێدێت مادەی 53 بەڕێزان ئەگەر بخوێن مادەی 53 کارنامەی هەفتانەی پەرلەمان بەم شێوەیە دەبێت یەکەم ڕۆژانی یەکشەممە ئەندام بە دوواداچوون بۆ کاروباری هاونیشتیمانیان دەکات 2 ڕۆژانی دووشەممە کۆبوونەوەی لیژنەکان 3 ڕۆژانی سێشەممە بوو چوارشەممە تایبەت دەبێت بە دانیشتنی پەرلەمان 4 ڕۆژانی پێنجشەممە گفتوگۆکردن لەگەڵ حکوومەت بە پێی پێویست 5 دەستەی سەرۆکایەتی لە کاتی پێویست دەتوانێت خشتەی کاری هەفتانەی پەرلەمان دەستکاری بکات سپاس بۆ بەڕێز سۆران عومەر گفتوگۆ لەسەر مادەی 53 دەست پێ دەکەین ناوەکان ناوەکان دەنووسین
ئەوە مادایەکی نوێیە لەبەرەوە زۆر داوا دەکەن قسە لەسەر بکەن. ئەو بەڕێزانە داوای گفتوگۆیان کردووە ئاری عەبدوڵەتیف، دکتۆر سرود، حاجی کاروان، بەهزاد دەروێش، مامۆستا مەروان، ئەنوەر قادر، ئەیوب عەبدوڵڵا ڕەسوول، عومەر عنایەت، ئەیوب عەبدوڵڵا ئیسماعیل، مامۆستا عەبدوڕەحمان کەژاڵ هادی، محمود حاجی، حەیات مەجید. داوات نەکردو باشتر. کاک قادر ڕزگەی، کاک عەباس غەزالی، هنا قهوتي. بەڕێزان 15 بەڕێز دەیانەوێت لەسەر مادەیە قسە بکەن، بۆیە هەر یەک جار قسە دەکەت و قسەکانی خۆ بە چڕی دەخەتەڕوو کەسی تر دوایەوەش وەرناگرین لە دەست پێ دەکەین. بەڕێز مونا قەهوەچی. سپاس بەڕێز سەرۆک پەرلەمان، تەنها ئەو پرسیارم هەبار چەندە خۆشم ئەندامم لە مێژنەیە، بەڵام ئەو پرسیارە لای زۆربەی ئەندامان لێژنە یاسایی بە منیاوتوە ڕۆژانەی دووشەمە کۆبنەوەی لێژنەکان هەیە، یعنی تەنها یەک جار کۆبنەوەی لێژنەکان هەیە لە ناو هەفتەیەکدا، بەڵام لە کاتێکدا مەسەرەن دکتۆرە ڕێواز ئاگدارە گەشەخان هەروەکو لە ناو لیژنە یاساییشە لەوانەیە لە ناو هەفتەیەکدا ئێمە 3000 کۆبووینەوە. ئەوە لێرەدا بەپێی ئەو پەیڕەوە کەواتە دەبێتە پێچەوانە یاخود ڕۆژەکەی با تەحدید نەکەن، یعنی مەسەرەن بەپێی پێویست لێژنەکان دەبێت کۆبێتەوە. سپاس بۆ بەڕێز مونا قەهوەچی. بەڕێز حەیات مەجید. بەڕێز سەرۆکی پەرلەمان، لە خاڵ یەکە ماڵی ڕۆژی یەکشەمە ئەندام بە دوواداچوون بۆ کاروباری هاونیشتیمانیان دەکا، ئەگەر بکرێ هاونیشتیمانیان و لیژنەکانی بۆ زیاد بکرێ. لیژنەکان بۆ ڕۆژی دووشەمبەیە نەن ئەو بە دوواداچوون ئەویتر کۆبوونەوەیە. بەڕێز سەرۆکی پەرلەمان، خاڵی دووهەم ڕۆژانی دووشەمە کۆبوونەوەی لیژنەکانە. من پشگیری قسەکانی مناخانەکەم و ئەگەر چونکە زۆربەی با بڵین ئەندامان لە دوو لیژنەیە ئەندامن، زۆر جار کۆبوونەوەکان تەزاروب ئەکات، جا ئەگەر بکرێت بەپێی پێویست کۆبوونەوەکان بکرێت ئەوە ئەمەلیترە. سپاس. سپاس بۆ بەڕێز حەیات مەجید. بەڕێز کەژاڵ هادی. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕای من ئەو مادەیە لە یەکەم تا 5 زیادا ئەو مادەیە نەمینێ، چونکە بە تێڕوانینی من بە هیچ شێوەیەک ناڕواتە بواری جێبەجێکردنەوە، هەر تەنها لە پەیڕە و جێگیر دەکرێتن و ناڕواتە بواری جێبەجێکردنەوە، بۆیە با مادەکە نەمێنێت. سپاس. سپاس بۆ بەڕێز کەژاڵ هادی. بەڕێز دکتۆر سرود. بەڕێز سەرۆکی پەرلەمان، قسەکانم هات نەگوتن، زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆر سرود، دەست خۆش. بەڕێز ئەنوەر قادر. بەڕێز سەرۆکی پەرلەمان، مادەی 53 میش تێبینیم لەسەر خاڵی دوو هەیە کە زۆربەی کات لە کۆبوونەوەی لیژنەکاندا پێویستە، چونکە مناقەشەی زۆر و تا ئامادەکردنی ڕاپۆرت. من پێم باشە بەو شێوێ ڕۆژانی دووشەمە کۆبوونەوەی لیژنەکان و یان هەر کاتێکی تر کە پێویست بوو، چونکە جاری وایە کۆبوونەوەی لیژنەکان کە لیژنەی یاسایی بە نمونە بێنمەوە، ڕاپۆرتمان بۆ نمونە لە ڕۆژی پێشتر ئامادە نەکرد، ڕۆژ دواتر سەعات 10 تا جلسە ئامادە کراوە، ڕاپۆرتەکە ئامادە کراوە، بۆیە پێم وایە کاتی پێویست زیاتر بدرێت بە کۆبوونەوەی لیژنەکان. سپاس. سپاس بۆ بەڕێز ئەنوەر قادر. بەڕێز ئەیوب عەبدوڵڵا ڕەسوول. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من بەنسبەت بەرگەی پێنجەم تەنها داوا دەکەم بەم شێوەیە بگۆڕدرێت، بکرێتە بڵێ دەستەی سەرۆکایەتی لە کاتی پێویست بە هەمانجی لەگەڵ سەرۆکایەتی لێژنەکان خشتەی کاری هەفتانەی پەرلەمان دەستکاری بکات. سپاس بۆ بەڕێز ئەیوب عەبدوڵڵا ڕەسوول. بەڕێز ئەیوب عەبدوڵڵا ئیسماعیل. کاک ئەیوب
ئەگەرەوە مایکاوکە بەڕێز سەرۆکی پەرلەمان لەبەرەوەی لیژنەکان چەند لیژنەیەک لە ناو هۆڵێکدان بەیەکەوەن زۆر جار کە مەوعیدەکان دیاری دەکرێت تۆ ڕۆژانی دووشەمە دیاری کراوە لەوانەیە لە ڕۆژانی دووشەمەدا هەر سێ لیژنە چوار لیژنە کە لە یەک هۆڵدا و کۆبوونەوە دیاریدەکان نەتواندرەوە تەزارۆبێک دروستکە بۆ لیژنەکان بۆیە من وای بە باش دەزانم ئەوە بە تهدیدی دیاری نەکرێ بۆ ڕۆژانی دووشەمە تەنها بۆ کۆبوونەوەی لیژنەکان ئازاد بن لە ڕۆژانی یەکشەمە و دووشەمە کۆبوونەوەی لیژنەکانی خۆیان ئەنجامدەن بۆی تەنسیقی هەبێ لە بینی سەرۆکی لیژنەکانیشدا و کاتە ئاگاداری موعیدی ئەوە بن و تێبینیم لەسەر ڕۆژانی یەکشەمە و پێنجشەمەشەیە بۆ کاروباری بۆ بە دوواداچوونی هاوڵاتیان و حکوومەت لەوانەیە بۆ لیژنەیەک گونجاوتر بێ ڕۆژی یەکشەمە بە دوواداچوون کە یان بڵێن کۆبوونەوە لەگەڵ حکوومەت کا ڕۆژی پێنجشەمە ئەوە بکات بە دوواداچوون کا بۆ کاروباری هاوڵاتیان بۆیە بە ئەوەشان تێکەڵاو بکرێتەوە لێک بدرێت بەوەی کە ڕۆژانی پێنجشەمە و ڕۆژانی یەکشەمە بۆ ئەندامان هەبێ کە بە دوواداچوون کە بۆ کاروباری هاوڵاتیان و بۆ کۆبوونەوە لەگەڵ حکوومەت زۆر سپاس بۆ بەڕێز سەیوب عەبدوڵڵا ئیسماعیل بەڕێز قادر ڕزگەی بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم وایە دیاریکردنی ئەو خشتەیە ڕۆتینات دروست دەکات شتێکی عملی نییە ڕاستە هەمومان پێمان خۆشە تەوقیتاتەکانی کارکردنمان و کۆبوونەوەکانمان دیاریکراو بن هەندێک لەو هەواڵانەش ئاماژیان پێدا وەڕاستە لە خاڵی پێنجەمدا دەسەڵات دراوەتەوە سەرۆکایەتی پەرلەمان لە ئاڵ و گۆڕ بەڵام بۆ نمونە بۆ کۆبوونەوە لیژنەیە کە دووشەممەی نەبێ ڕۆژێکی کە بێ هەمیشە دەکرێت مەسەرەن بە جەنابتان بڵین ئەو سەلاحیەتیان ئەو گۆڕانکاریە بکرێ و هەمووشمان هەرێک لەو پەرلەمانتارانە مافمانەیە لە دوو لیژنە دابین یعنی یەک ڕۆژ بە دیاریکراوی بۆ کۆبوونەوەی لیژنەکان پێم وایە ئەمە کێشەمان بۆ دروست دەکا و وای لێدێ لە ڕووی قانونیەوە ئیلا دەبێت لیژنە دووشەمە دانیشی ئەگە دووشەمە کۆبوونەوە نەکا بەبێ ئیزن وەرگتن لە ئێوە کەواتە قانونی نییە کەواتەوە شتێکی عملی نییە من پێم باشە دەکرێت ڕۆژانی یەکشەمە ئەوها لێرەدا دیاری بکرێت بەڵام سەبارەت بە کۆبوونەوەکانی پەرلەمان و لیژنەکان دیاریکردنی تەنها ڕۆژە دیاریکراوەکان ئەم بە خۆم بە شتێکی باشی نازانم دوای ئەوەش گفتوگۆکردن لەگەڵ حکومەت تەنها مەسەرەن ڕۆژێکی بۆ دەستنیشان بکەین ئەمە هەمومان دەزانین پەیوەندیەکانی نێوان ئێمە و حکومەت هەماهەنگی و تەنسیقەکە چۆنە حکومەت بە زۆریش نایەت تۆ بەس ڕۆژێکیشی بۆ دانەی ئەو کاتە هەر نایە بەهانەی باشی دەست دەکەێت زۆر سپاس سپاس بۆ بەڕێز قادر ڕزگەی بەڕێز عەباس غەزالی بەڕێز سەرۆکی پارلەمان لە ڕاستیدا ئەم مادە کۆسب لەبەر ئیشوکاری پارلەماندا بەم شێوەیە دروست دەبێت چونکە ملتەزم دەبێت یەک ڕۆژ لێژنەکان کۆبوونەوە بکەن غێری لەو ڕۆژە دەبێتە خارجی خاڵێکی پەیڕەوی هەر بۆیە دەبینم خاڵی ئەگەر خاڵی پێنجەم دابڕێژێتەوە و سەرۆکایەتی پارلەمان لە هەر خولێکدا بەرنامە بۆ کاروباری خۆی دابنێ گەلێک باشترە بەڵام خاڵێکی تر لە خاڵی یەک و چوارەمیشدا کە گفتوگۆیە یەکێکی نیش ئەندامانی پارلەمان هەڵبژێراوی بازنەیەکی انتخابن ئەندامی پارلەمانیش لەگەڵ ئەو بە پێی باش دەزانم ئەگەر ئەوەش هەبوو ڕۆژانی پێنجشەمە دیاری بکرێ بۆ سەردانی ئەندام پارلەمان بۆ بازنەی هەڵبژاردننی خۆیان بۆ ئەوەی لە ناو جەماوەر و خەڵکەکەیدا دابراو نەبن سوپاس سپاس بۆ بەڕێز عەباس غەزالی بەڕێز حاجی کاروان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو یەکەم و دووەم هەتا چوارەم ینی پێویست بەنووسی ناکات چونکە دەستەی سەرۆکایەتی کاری پەرلەماندان لێرە تێکەڵاو بووە کاری پەرلەمان لەگە کاری پەرلەمانتاری پەرلەمان وەکم و ئەسەسا بێت جیا بکرێتەوە مەسەن لێ نووسرا پەرلەمان ئەمانی تر کاری پەرلەمانن وەکاری پەرلەمانتاری جێ بۆ یەکەم هەتا چوارەم ئەسڵ وایە نەمێنێ ئەگەر بمێنێ ئەم بڕگەیە بەس پێنجەم بمێنێ و کە دەستەی سەرۆکایەتی خۆی کارەکان دیاری ئەکا ئەو دوای ینی مەفتوح بێ ینی پەرلەمان ناتوانانی حەسڕیکەی لەوەی کە فڵان ڕۆژی بۆ دابنی و ناکرێت سپاس سپاس بۆ بەڕێز حاجی کاروان بەڕێز مەحموود حاجی بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵامش تەیدی بۆچوونەکەی کژاڵخانەکەم و زایدەن و برادرانە و هەروەها کاخادر بەڕاستی ئەمە ڕەنگە لای ئێمە زۆر عملی نەبێ
ینی هیچ شتێک و هیچ کەسێک لێرە وەکو پێویست ئیلتیزام ناکە بە مەوعیدەوە و ئەمەش جۆرێکە لەو ڕۆتینادەی کە قورسە لە ئەمە جێبەجێ بکە و جەدوەلی مەکتەب وایە بۆیە بەڕاستی ڕەنگە تا ڕادەیەک ئەم مادەیە زیاد بێت. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز محمود حاجی. بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، وەڵام من سەرنجەکەم ئەوەیە ئایا هەموو هەفتەیەک جگەل لە لیژنە یاسایی لیژنانەکانی کە کۆبوونەوە ئەکەن، چونکە پێم وانە هەموو لیژنەیەک هەفتانە کۆبوونەوە بکات. دوو، ئەگەر بکرێت ئاڵوگۆڕ لە نێوان ڕۆژانی یەکشەمە و پێنجشەمەکە بکرێت، ڕۆژانی یەکشەمە لەگەڵ حکوومەتە ئەکرێت بە دۆراچوون بکرێەوە، ڕۆژانی پێنجشەمەش بە حکمیەوەی کاک عەباس بە شێوازێکی کەوتی پەرلەمانتار ڕەنگە بگەڕێتەوە بۆ ناوچەکانی خۆی لە پێنجشەمە و جومعە و چی گرفت و کێشە و یا بە دۆراچوون پێویستەکە لە ڕۆژی یەکشەمە ئەو کارە بکە و سپاسانەکەم. سپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان. بەڕێز بەهزاد دەروێش. بەڕێز سەرۆکی پەرلەمانێ، قەناعەتم مادە 53 پێویستی سێ مرونەتە هەیە. مرونەتێکی هەیە خۆڵە پێنجێک دەستەی سەرۆکاتی ئەو نەرمینوانە باشە، بەس دوو نەرمینوانێ دیش پێویستە خۆڵەیەکێ ئەس بێژم پشتگیری کاک ئەیوبش بکەم کە ئەم تەحدید نەکەین بێژین یعنی دەمج بیت خۆڵەیەکی و چارێ دەمج بیت بەم شێوە لەبێت ڕۆژانی یەکشەمە و پێنجشەمە گفتوگۆکردن لەگەڵ حکوومەت بە پێویست و بە دوواداچوون بۆ کاروباری هاونیشتیمانیان دەکات، چونکە ئەگەر دەمج کرا ئەو وەختە لژنە و ئەندەوانی پەرلەمان ئازاد ئەبن ڕۆژی پێنجشەمە ئەکەن، ئەمە هەردوو کارە یا یەکشەمە ئەکەن. ئەمە نەرمی نواندنی دووەم. یەسێم منیش پێشگیری ئەو هەموو بەڕێزانە ئەەکەم ئەوەی لە خاڵی دووەم پێویستی نەرمی نواندنە ڕۆژانی دووشەمە کوبوونەوەی لژنەکان یان هەر کاتێکی تر کە پێویست بوو چونکە بابەت هەیە گرنگە لژنە یاسایی پێویستە مەثەلاً ڕۆژی سێشەمە بێتە بەرنامەی کار، لە دووشەمە ئەگەر کوبوونەوە بکە ناتوانێت چونکە 48 ساعت پێویستە دەستەی سەرۆکاتی، بۆیە ئەگەر پێویست بوو لە یەکشەمە دانیشتن ئەکە راپۆر درستەکە بۆ پەرلەمان هیچ گرفتەک نابی، بۆیە داواکارم ئەم هەر سێ خاڵە بەهەند بگریز و سپاس. سپاس بۆ بەڕێز بەهزاد دەروێش. دوو بەڕێز ماون. بەڕێز عەلی عەبدوڵەتیف. بەڕێز سەرۆکی پەرلەمان، ڕاستی من پێشنیارەکەم هەر مادەکە هەڵگیرێت چونکە زۆر قورسە وەکو جەدۆل وایە ڕاستی ینی پابندبوون پێ و تۆزێ ئەستەم و قورسە. ئەگەریش بمێنێتەوە پێم باشە خاڵی دووەم بێتە یەکەم و خاڵی یەکەم هەر بە تەواوەتی لا ببرێت، چونکە ئەندامی پەرلەمان ئەندامی بەڕێز ینی پێویستە لەحزە بە لەحزە هەموو لەحزەیەک بە دواداچوون بۆ کێشە و ئاریشەکانی خەڵک بکات، هاونیشتیمانی بکات، ئەوە ناکرێت ڕۆژی تهدید بێ واگەریش هەبێ بێ لە کۆتایی هەفتا بێلانی کەم و کۆبنەوەی لیژنەکان لە سەرەتاوە ئەبێ لە سەرەتای هەفتەوە بێ بۆی کە بزانی ئەڵێ چی کۆنووسی خۆت ئامادە بکەیت و بەرنامە و پرۆژەی خۆتە بێ. خاڵی سێمە نووسراوە ڕۆژانی سێشەمە و چوارشەمە تایبەت دەبێت بە دانیشتنی پەرلەمان. مەرج نییە کۆبنەوەکانی ئێمە خۆ دوو ڕۆژ بخایانێ، ئەکرێ بنووسرێ ڕۆژانی سێشەمە یان چوارشەمە ئەبێ یانێکی بۆ دابنرێ تایبەت دەبێت. پێم وابێ باش نییە تەرخان دەکرێت بۆ دانیشتنی پەرلەمان. و زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز عەلی عەبدوڵەتیف. بەڕێز عومەر عینایەت. لەمە شەهر لە داوای من دکتۆر. بەڕێز سەرۆکی پەرلەمان، هەموو ئەندامێ لێرە ئەندامانی پەرلەمان هەموو لە مستەوای لیدەر و قیادەی ئەم وڵاتان. ئەم بەڕێی من ئەم جۆرە پابندکردنە تۆزێک زەحمەتە. من داوا دەکەم ئەو مادەیە بەم شێوەی دەبێت. مادەی یەکەم لا ببرێت سەئینێرمە خزمەت لیژنەش کۆبوونەوەی لیژنە بەپێی پێویست دەبێت. دووەم ئەمە باشترە ڕۆژانی دووشەمە بێت، ینی ئیلزامیش ناکرێ و ڕۆژێکیش دیاریەکرێت. دانیشتن تعریف کراوە دانیشتنی پەرلەمان بەپێی پێویست دەبێت و باشترە ڕۆژانی سێشەمە و چوارشەمە بێت. پێنجەمیش ئەو خۆی بێنێتەوە بۆی دەستەی سەرۆکایەتی ئازاد بێت لەوەی چ ڕۆژێک دانێ. بەڵام من یەک سەرنجم هەیە خۆتان نەزان پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ئەمەی کە ئێستا بەرکارە و ئێمە ئیشی پێەکەین ئەو پەیڕەوەیە کە دەست و دەمی ئێمەی بەستووە. من داوا لە دەستەی سەرۆکایەتی ئەەکەم کە زۆربەی ئەندامانی پەرلەمان لە دەرەوەن لە ناو ئەم بینای پەرلەمانان بێنە ناو هۆڵەکە و داواش ئەەکەم داوایان لێ بکرێت کە بێنەوە بەتایبەتی سەرۆکراکتۆر ئەبینم لێرە نییە و داواش ئەوەی ئەەکەم کە کۆبوونەوەی هیچ لیژنەیەک لە کاتی دانیشتنی پەرلەمانان نەبێ، ینی گەورەترین ینی دوای دەستور بەڕێی من بۆ ئەندامانی پەرلەمان ئەم پەیڕەوی ناوخۆیە گرنگی پێ بدەین. من دوێنێ ئیزم لە جەناب وەرگرت، بەڵام کە باس زانیم باسی پەیڕەوە کرێن نەڕۆشتمەوە لێرە مامەوە بۆی لەم پەیڕەوە بەشدار بم. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز عومەر عینایەت. یەک
یەک کەس داوای کرد بوو ناوی ئیزافە بکرێتن لەبەرەوە پەیڕەوە و گرنگە دەرفەت بە دوو کەس دەدەین بەڕێز شکریە شێخانی هەردوو شافرەتن دواتر حیات مەجید قسەت کردووە جارێک فەرمۆ بەڕێ سەرۆکی پەرلەمان من پێم وایە بەشێکیان ببینێ زۆر باشە لە پەیڕەوی زۆربەی وڵاتانی دنیا لە هەفتەیەکە دوو ڕۆژ دیاری کراوە بۆ دانیشتنی پەرلەمان سێشەمە و چوارشەمە دانراوە زۆر گونجاوە و ئەوش بکرێتە پاڵپشتی برای بەڕێزم کاک عومەر عینایەت دەکەم بەڕاستی زۆرێک لە لێژنەکان لە ناو دانیشتنی پەرلەمان دانیشتنی خۆیان ئەنجام دەدەن کە بەو شێوازە هۆلی پەرلەمان سۆل لەبی ئەوە بکرێتە مەرج هەفتانە دانیشتنی هەر لێژنەیەک هەفتانە ڕۆژێک دابنێ بۆ دانیشتنی خۆی ئەگەر بەڵام بکرێتە مەرج لە کاتی دانیشتنی پەرلەمان نەبێ سپاس هەر ئەوەندەمە سپاس بۆ بەرەس شکریە شێخانی دیارە جارێک کێ بەرەس حیات مەجید قسەی کرد بوو لەبەرەوە جاری دووەم دەرفەتی نادەینێ ئەوە دەکەین هەر یەک و یەک جار دەرفەت دەدەینێ بەڕێزان بەس ڕوونکردنەوەک دواتر داوا لە لژنەی کاتی دەکەین ڕوونکردنەوە بدەن وەڵام ئەگەر هەبیت بیدەن مەسلەی کۆبوونەوەی لژنەکان ئێمە داوا دەکەین لە کاتی دانیشتنی پەرلەمان هیچ لژنەیەک کۆبوونەوە ئەنجام نەدەت لە هەمان کاتدا یعنی ڕاستە ئێمە تێدەگەین لەبەر چی کۆبوونەوەی لژنەکان لە کاتی دانیشتنەکان ئەنجام دەدرێت بۆ ئەوەی کۆ بکرێنەوە ئەوە داواکی ڕەوایە ئەوە هوەکی ڕەوایە بەڵام بەڕاستی تەئسیر لەسەر حزوری ئەندامان دەکەن لە ناو دانیشتنەکەدا ئەوە داوای ئێمە بەڕاشکاوی پێتان دەڵێن داوا دەکەین ئەوە پێگیری بەو داوایە بکرێتن هی دووەم ئەو پێشنیارە لە ئەساس داهاتووە لەسەر بنەمای ئەوەی سێ هۆڵی جیاواز دروست بکرێن بۆ کۆبوونەوەی لژنەکان سێ هۆڵ و دیوان دەستی پێکرد بوو ئەو سێ هۆڵە دروست بکەن یەک بۆ کۆبوونەوەکانی بەپەلە یعنی تایبەت بۆ کۆبوونەوەکانی پەلە جەدوەل خشتەیەک لەوێ دادنرێت هەر لژنەیە کە پێویستە لەوێ لە ساعتێک بۆی دیاری دەکرێت و هۆڵێکش تایبەت بە میێوانان کە میێوان لە حکومەتەوە تێن دەچنە لژنە ینی شوێنەکەی گونجاو بیت بۆ ئەوەی میێوانی زۆر بێن و ئەوە و هۆڵێکش تایبەت بۆ لژنەکان بە پێی خشتەی دیارکراوە یعنی هەر لژنەیەک و 2 ساعت بۆی دیاری دەکرێت یعنی ئەوجا لە ساعت 8 دەست بکرێت 10 دەست بکرێتەوە دیوان بۆیان ڕێک دەخیت تا ئەو کاتە ئەو یعنی وەکو زانیاری پێشترش ئیش کراوە یعنی حتا ئاگاداری لژنەکان کراوە لژنەی دەستپاکەیەک لەوانە بۆ یعنی ئاگادار کرابوو تووشی وەزعک ببوون کە هۆڵەکەیان لە دەست چوو بوو ئەو هەر بۆ ئاگاداری ئێستا داوا لە بەڕێز دکتۆر فەرسەد دەکەم سەرۆکی لژنەی کاتی ڕوونکردنەوەی زیاتر لەسەر تێبینەکانی ئێوە پرسیارەکانی ئێوە بەڕێ سەرۆکی پەرلەمان ئێمە پێمان خۆشە جارێکی تر تەکیل لە نقطەیەک بکەینەوە کە زۆر گرنگە لە مناقشەکردنی ئەو پەیڕەوە ئێمە کە نسووسەکانی مناقشە دەکەین ئەم دۆخەی ئێستای پەرلەمان یعنی لەسەری تەطبیق نەکەین ئێمە ئەم پەیڕەوە بۆ داهاتوو دەنووسینەوە بۆ ئێستا ناینووسینەوە لەوانەیە دەرفەت نەبێ ئەسڵەن ئەم خولەی ئێستا ئەم پەیڕەوە بەرکار بکات بۆیە بە تەسەوڕی من ناکرێ ئێمە بڵین عملی نییە کە ئێمە خۆمان جەدوەلی عملی هەفتەیەک بۆ خۆمان دابنێ و ئەوەی کە ئێمە نووسیومانە ئەوە نەبووە شتێک بێت تەنها لە لای ئێمە لە کوردستان هاتوبین ئەم ڕۆژانەمان دیاری کردبێت لە کۆبوونەوەی دەستپێک کە وتارێکمان پێشکەشکی گوتمان ئێمە اعتیمادمان کردوتە پەیڕەوی ناوخۆی 22 وڵات لەو پەیڕەوی ناوخۆیانە زیاتر لە 10 تا 12 وڵات بەم شێوەیە خشتەی هەفتانەیان دیاری کردووە و بەشێکی لە وڵاتانە لە شەرق ئەوسەتن و بەشێکیان وڵاتانی عەرەبین بۆچی لە وڵاتانە گونجاوە بە پێی خشتەی کارنامە پەرلەمان کارەکانی خۆی تەنزیم بکات لە کوردستان گونجاو نییە بۆیە ئەمە تەکید دەکەینەوە ئەمە پەیوەستنیە چەند لیژنەمان هەیە ئێمە ئێستا بەقەدەر ژماری لیژنەکانی کە 14 لیژنەمان هێشتۆتەوە هۆڵمان هەیە مشکلەی هۆڵمان نییە ئێستا مشکلتان هەیە بەس ئەگەر لە خولی داهاتوو کە لیژنەکان بەو شێوەیە تەنزیمەکرێنەوە کە لەم پەیڕەوە دەنگتان بۆ داوە مشکلەی هۆڵتان نامێنێ ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم چەند شتێکتان گوت گونجاوە ئێمە ڕەچاوی دەکەین بۆ نمونە لیژنە
محکوم نییە ئللا دووشەمە دەکرێت لە هەر کاتێکی تر بەباشی دەزانین دووشەمە بێ سێشەمە بەباشی زانی لە دەرەوەی کۆبوونەوەی پەرلەمان بەباشی زانی ئەوە حڕە دەتوانێت بەڵام لە بیرتان نەچێ ئێمە پێشتر مادەکمان پەسەند کردێت دەڵێن بەلایەنی کەم لێژنە لە مانگێک 2 جار کۆ دەبێتەوە خۆ هەموو لێژنەیەک هەفتانە کۆ نابێتەوە بۆیە نەچێشەی تەسادمی ئیجتیماعاتە بی نە ئەمانەش دەبێت بەڵام یعنی ئێمە ئەو بابەتی کە لێرە خستومانەتە ڕوو دیراسەمان کردووە تکاتان لێ دەکەین ئەمە مەسەلەیەکی مستەقبەلیە کارەکانی ئەم پەرلەمانە ڕێک دەخات و پێویستیشە ئەوەی باسەکرێت کە دەڵێن پەرلەمانتار ئەندامی پەرلەمان بە دوواداچوون بۆ کاری هاونیشتیمانیان دەکات مانای وایە هاوڵاتی کە ئیشێکی هەیە لە وەزەتێک بۆی بەدوادارە چیان دەچێتەوە نووسنگەکەی خۆی لە شوێنەکەی خۆی کە لێ هەڵبژێردراوە یان سیمینارێک ساز دەکات کۆڕێک ساز دەکات بە دوواداچوونێک دەکات ئەمانە ئۆتۆماتیکیان خۆی بەرمەجە کردووە کە ڕۆژ یەکشەمانە ینی لۆ ئەوەی بتوانێت ئیشەکانی تر بکات ئێمە ئێستا بەو پێی کە ئێستا کار دەکەین هەمیشە کێشەمان هەیە ینی ئێستا کاڵین سێشەم و چوارشەم تەواو تۆ لە بیدایەتی کە دەرەچی دەبی ئەندامی پەرلەمان بەرنامەی خۆت تەنظیم کردووە سێشەم و چوارشەم هیچ ئیلتیزاماتێکی تر دانانەی بۆی من هیوادارم ئەم مادەیە بمینێ دەکرێت دەستکاری بکەین سیاغەی دەکەینەوە ڕێکی دەخینەوە خۆ مرونەتمان هەیە بەڵام ئێوەش هاوکارمان بن کە ئەو مادەیە بمێنێ زۆر گرنگە سەبارەت بە ڕێژەی ئامادەبوونەوە ئەمانە جارێکی تر تەئکید دەکەینەوە ئێمە سوێن بۆ نووسینەوەی ئەم پەیرەوە سەردانی سویدمان کرد مناقەشەی بابەتێک دەکرات پێم وانیە دە ئەندامی پەرلەمان لە ژوورەوە بن و مناقەشەی خۆشیان ڕانەگرت تەسوید گرنگە خۆ ئێمە کەم پەیرەوەمان نووسیوە نوێنەری تاکەی فراکسیۆنەکان لەوێ بووە دوایە بۆ تەسوید هەر فراکسیۆنە نوێنەرەکانی خۆی بێنێتە ژۆرە ئەندامەکان بێنێتە ژۆر بە تەسوید یەکلایی دەکرێتەوە سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرسەد بۆ ئەو ڕوونکردنەوە خاڵێکی نظامیمان هەیە کە حەجی کاروان بەڕێز سەرۆکی پەرلەمان لەگە خۆشەویستم بۆ دکتۆر فەرسەد ئەوەی دووەم ینی پێچەوانی هەر خۆی ئەکاتەوە یانی ئێستا تۆ قەرارە هەر ئەندامێک لە دوو لیژنەیە بێ ئێ چۆن لە دووشەمێکە لە دوو لیژنە بەشدار بێ سپاس بەڕێز کاک حاجی کاروان دقت ئەکە دقتت دابیتێن یعنی کاک دکتۆر فەرسەد شامەژەی پێکرد هەموو لجنەیەک لە مانگێکدا بە پێی پەیڕەوینێ 2 جار کۆ دەبێت یعنی شەر نییە لە هەموو دووشەمبە بەڕێز دکتۆر فەرسەد ڕوونکردنەوەی زیاتر بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی پەیڕەوی نوێ کە دەکەوێت واری جێبەجێکردن پێم وان نییە ئەو دەرفەتە بمینێت زۆربەی ئەندامان دەبێت لە یەک لیژنە بن ئەمە چکە تەنظیمی پەیڕەوی نوێ و ئەو چاردە لیژنێ و عەدەد دابەشەکەی ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئێمە ئیلزامان نەکردووە ئللا هەفتە دەبێت لیژنە هەموو لیژنەکان کۆبنەوە خۆی بەرنامە بۆ خۆیاندان ئەگەر تۆ لە دوو لیژنەش بی وا تەنظیمەکرێەوە کۆی ئێستا کە ئەم هەفتەیە لە نەزاهەبی هەفتەیەکی تر لە یاسایی بی هەفتەیەکی تر لە مافی مرۆڤی بەو شێوەیە ڕێکەخرێ ینی کێشە نابێت ئیلزام نییە هەموو لیژنەیەک هەموو هەفتەیە کۆبێت دەکرێت مانجێ دەکرێت ئەویش بەکارهاتوە 2 جار کۆب بێتەوە بەلایەنی کەم ئەوی تر دەکرێت تەنظیم بکرێ بۆیە پێم وانیە ئەو مادە هیچ کێشەی تر بەڵام چاکی دەکەین دەڵێن ڕۆژان منی دووشەمە کۆبوونەوە لیژنەکان دەکرێت یان هەر کاتێکی تر کە لیژنەکان بە باشیان زانی واتە دەیکەینە اختیاری سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرسەد مادەی 53 کۆتایی هات گفتوگۆەکان کۆتایی هات مادەی 54 ئەگەر بخوێنن سێیەم دانیشتنەکانی پەرلەمان مادەی 54 سەرۆک لەگەڵ ئاماژەدان بە ژمارە و بەرواری دانیشتن و وەرزی یاسادانان و خولی گرێدان بە ناوی خوای بەخشندە و میهرەبان بە ناوی گەلی کوردستانەوە دانیشتنی پەرلەمان دەکاتەوە لەسەر مادەی 54 ئەگە گفتوگۆ هەبێت ناوەکەم بخوێنی ئەو بەڕێزانەی کە دەیانەوێ گفتوگۆی ئەم مادەیە بکەن ئاری عەبدوڵەتیف دکتۆر سرود قادر ڕزگەی حەیات مەجید عەباس غەزالی شکوریە شێخانی دکتۆرە پەری کەسێک هەیە ئیزافە بێ ئەیوب عەبدوڵڵا ڕەسوول ئەیوب عەبدوڵڵا هەر بێن دواناکەوێت ئەمڕۆ گەرم
بەڕێزان دەست بە گفتوگو دەکەی بەڕێزان دەست بە گفتوگو دەکەین وام دەزانی لەسەر ئەم مادەیە هیچ گفتوگو ناکرێت بەس دیارە زۆرن دەست پێ دەکەین بەڕێز ئاری عەبدوڵەتیف لەسەر مادەی 54 فەرمون بەڕێز سەرۆکی پەرلەمان دانیشتەکانی پەرلەمان مادەی 54 سەرۆک لەگەڵ ئاماژەدان بە ژمارە و بەرواری دانیشتن و وەرزی یاسادانان و خولی گرێدان بە لە دوای ئەوە دەستەواژەی بۆ زیاد بکرێ بە لە کەوانەیەکە بە ناوی خوای بەخشندە و میهرەبان ئەو پێویستی بە دەستەواژەیەکەی لەوێ و پێم باشە دوای ئەوەی کاڵەی بە ناوی خوای بەخشندە و میهرەبان دوای ئەوە سێ خاڵدانراوە بە ناوی گەلی کوردستان بکرێت لە پێناو گەلی کوردستان یعنی بە ناوی خوای بەخشندەوە بە ناوی خوا چی ئەەکەی ئیشە چیەتەوە لە پێناو گەلی کوردستانە من دەست بە دانیشتەکانی خۆمەکەم پێم باشە دوو ناونێت بە ناوی خوای بەخشندەی میهرەبان دوای ئەوەی یەکسەر بوترێ لە پێناو گەلی کوردستان دانیشتەکان بەردەوام دەبێت ئەگەر ئیسرار کرا لەسەرەوەی کە بە ناوی گەلی کوردستانە و بمێنەکە دڵنیام ئەمێنێتەوە بکرێ بە ناوی خوای بەخشندە و میهرەبان پاشان بە ناوی گەلی کوردستان چونکەوە لە بنەما شەرعیەکانە بەبێ بنەما و پرەنسیبی ئیسلامیش یعنی پێویستە پاشانێک سومەیەک دابنرێ لە نێوان خوا لەگەڵ ئەوی ترە زۆر سپاس سپاس بۆ بەڕێز ئاری عەبدوڵەتیف بەڕێز دکتۆر سرۆت بەڕێز سەرۆکی پەرلەمان وڵی ئەمن پرسیارم هەیە لە لجنەی پەیوەندیدار ئەم ئەرکە تەنها ئەرکی سەرۆکە یعنی بۆ نمونە سەرۆک موجود نییە جێگیری سەرۆک موجودە یعنی چێ جلسەی دەکاتەوە ئەگەر سەرۆک موجود نەبی تەنها ئەو پرسیارم هەیە زۆر سپاس سپاس بۆ بەڕێز دکتۆر سرۆت ئەوەی سەرۆکاتی دانیشتنەکە دەکات ئەو بە سەرۆک لە قەلەم دەدرێت وەسف دەکرێت بەڕێز قادر ڕزگەی بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیار دەکەم ئەم مادەیە بەو شێوەیە دابڕێژدێتەوە سەرۆک دانیشتنی پەرلەمان لە ناو کەوانەدا بە ناوی خوای بەخشندە و میهرەبان بە ناوی گەلی کوردستان لەگەڵ ئاماژدان بە ژمارە و بەرواری دانیشتن و وەرزی یاسادانان و خولی گرێدان دەکاتەوە ڕستەکە واتەوە بکەوە تا پێش و پاشی پێ بخ بەڵێ سپاس بۆ بەڕێز قادر ڕزگەی بەڕێز حەیات مەجید بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 54 سەروەک لەگەڵ ئاماژەدان بە ژمارە و بەرواری ئەو بەرواریە چۆنەڵی زۆر فەرمی نییە زۆر فۆرماڵ نییە ئەگەر بکرێ بە ڕێکەوت یاخود ڕۆژ یاخود مێژووی چونکە ڕێکە و بەروار زۆر بەکار نایە و زۆر فۆرماڵ نییە زۆر ڕسمی نییە سپاس سپاس بۆ بەڕێز حەیات مەجید بەڕێز ئەیوب عەبدوڵڵا ڕەسوول بەڕێز سەرۆکی پەرلەمان داوا دەکەم مادەی 54 بەم شێوەیەدا بڕژێتەوە سەرۆک دانیشتنی پەرلەمان بە ناوی خوای بەخشندەی میهرەبان لە پێناو گەلی کوردستان هاوشان لەگەڵ برای ڕێزم مامەساریدام هاوشان لە پێناوی گەلی کوردستان دەکاتەوە هاوتا لەگەڵ ئاماژەدان بە ژمارە و بەرواری دانیشتن و وەرزی یاسادانان و خولی گرێدانی دانیشتەکە بەم شێوەی لێ بکرێت بەڵێ سپاس بۆ بەڕێز ئەیوب عەبدوڵڵا ڕەسوول بەڕێز عەباس غەزالی بەڕێز سەرۆکی پارلەمان بە داوا لە لێژنەی کاتی پەیڕەو دەکەم ئەگەر شتێک خوێندراوەواتە دەستی پێکردووە عرفیش وایە کە ناوی خوا و گەلی کوردستان لە پێشەوە ئەمجا ئاماژە بدرێت بە خوڵ و ساڵ و ژمارە و بەرواری و سوپاس سپاس بۆ بەڕێز عەباس غەزالی بەڕێز شکوریە شێخانی بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پاڵپشتی برای بەڕێزم کاک ئاری و کاک ئەیوب دەکەم بە ناوی خوای بەخشندە و میهرەبان ئینجا بە ناوی دووەم بگۆڕدرێ یان بە نوێنەرایەتی یان بگۆڕدێ لە پێناو سپاس بۆ بەڕێز شکوریە شێخانی دوو بەڕێزی تر ماون لە بانقەست دکتۆرە پەریم هشتووە بۆ کۆتایی چونکە تێبینی زۆر وردی هەنە لە بواری زمانەوانی دەتوانین هاوکاری لجنە بیت بەڕێز مەلە مەروان مامۆستا مەلە مەروان و لە کۆتایی تا بەڕێز دکتۆرە پەری بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتگیری ڕاکەی برای بەڕێزم کاگاری دەکەم
وای لێ بکرێتن بە ناوی خوای بەخشندە و میهرەبان پاشان ئەو پاشانەی بۆ زیاد بکرێتن هیچ ئیشکارێکی لەسەر نامێنێ دەستان خۆش بێت. سپاس بۆ بەڕێز مەلە مەروان بەڕێز ئومێد حەماعەلی شوێنی خۆت گۆڕیوە ئاگەمە بەڕێزی پەرلەمان وەڵا شوێنەکەمیان ئەوە کردووە بەڵێ داگیر کراوە داگیر کراوە من تەنها ئەو سەرجەم هەبوو ئەویش بەرەنجامی سەرنجی هەنێک لە هاوڕێیانی پەرلەمانتار سەبارەت بەوەی کە لەگەڵ ئاماژەدان بە بەرواری دانیشتوانە بە ناوی خوای بەخشندە و میهرەبان بە ناوی گەلی کوردستانەوە زۆر عقایدیانە لەوە ڕوانراوە و خوێندنەوە کرا پێم وایە هیچ ڕەبتێکی بەو مەسەلە ئاینی و دینی ئەوە نییە بە ناوی خوای بەخشندە و میهرەبان ئەوە لە جێی خۆی بە ناوی گەلی کوردستان ئەمە بۆ نوێنەرایەتی کردنە وازەحە لە کە تۆ بە ناوی گەلی کوردستانەوە دانیشتنەکە ئەنجام دەدەی و ئەمە لە ناو ئەو وشەیە کە دەڵێ بە ناوی گەلی کوردستانەوە نوێنەرایەتی و هەموو ئەو معنانەی تایە کە ئێمە باسیەکەی بۆیە لەوە جوانتر هەر نابێ بۆ تکاکەم ئەو خوێندنەوە عقایدیە بۆ ئەو مەسەلەیە نەکەن هیچ هێنانە ئاستیەکی تیان نییە لەوەی کە گەلی کوردستان بهێنیتە ئاستی خوددا ئەو خوێندنەوە زۆر خوێندنەوەیەکی پێم وایە لە هینا نابێ ینی لە جێی خۆیدا نابێ بۆیە زۆر سپاس بۆ بەڕێز ئومێد حەماعەلی لە کۆتاییدا بەڕێز دکتۆرە پەری فەرموو بەڕێز بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشم ناخۆشە لە ئەخیری بم چونکە قسەکانم هەموو دەکرێن بەڵام ئەوهای دەخوێنینەوە سەرۆک نازام فاریزەکان برێمەوە لە ژنەی سەرۆک فاریزە لەگەڵ ئاماژەدان بە ژمارە و ڕێکەوتی دانیشتن و وەرزی یاسادانان و خولی گرێدان فاریزە بە ناوی خوای بەخشندە و میهرەبان بە ناوی گەلی کوردستانەوە دانیشتنی پەرلەمان دەکاتەوە ئەوە زۆر ئاسایە بە ناوی گەلی کوردستانەوە ئەوە زۆر لێک زیاد و مەسەلا حەزمان لێوە چ خۆی بینێتەوە سپاس بۆ بەڕێز دکتۆرە پەری ئەوەی کە لە کۆتایی قسە بکەی گوتم پوختە دەکەی هەمویان تێبینیەکان هەمویان ورتر باز دەکەی ئەگینە مافی بەڕێستانە بەڕێزان داوا لە ژنەی کاتی دەکەین ڕوونکردنەوەی پێویست لەم بارەوە بەڕێزان فەرمونون بەڕێز سەرۆکی پەرلەمان بەشێکی تێبینیەکان سیاغە بوون داڕشتنەوە بوون حتمما ئەوانە هەمووی ڕەچاو دەکەین و جارێکی تر مادەکە سیاغە دەکەینەوە ئەو پاش و پێشەی باس کرا لە جگای خۆی دابوو پاش و پێشی دەکەین ئەو ڕێکەوت و ئەوانە چاک دەکەین ئەمما سەبارەت بە مەسەلەی بەناوی خوای بەخشندە و میهرەبان و دواتر بە ناوی گەلی کوردستان ئێمە طبعا ئەوە شتێکی متبعە لە پەیڕە و یان لە پەرلەماناتی هەموو عالم باسم ینی دوای بەناوی خوا باسم الشعب هەیە ینی ئەوە نییە بڵێ ئێمە لێرە دامان هێنابێت و حتا لە پەرلەمانی ئەو وڵاتانش کە ئیسلامینە ئەوە بەو شێوەیە بەڵام لەبەرەوەی سێ ئەندام زیاتر ئەوەی کردیە لە هەفتەی داهاتوو کە هاتینەوە ئەو بابەتە بە دەنگدان یەکلایی دەکەینەوە. سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرسەت کە ڕوونکردنەوەی پێویست لەم بارەوە پێشکەش بە دانیشتنەکەی کرد بەڕێزان گفتوگۆ لەسەر مادەی 54 کۆتایی هات مادەی 55 فەرمونون مادەی 55 یەکەم دوایکردنەوەی دانیشتنەکە ناوی ئامادە نەبوانی دانیشتنی پێشوو مۆڵەت دراو بن یان بێپاسا و ئامادە نەبوو بن دەخوێندرێتەوە. دووەم پوختەی کۆنووسی دانیشتنی پێشوو بە مەبەستی ڕاستاندنی دەخرێتە ڕوو دوای ئەو ڕاستکردنەوانەی کە بە بڕیاری ڕاستەوخۆی دەستەی سەرۆکایەتی یا لەسەر داوای ئەندامان تایدا ئەنجام دەدرێت. سێەم پوختەی کۆنووسەکە ئەمانە لە خۆ دەگرێت. یەکەم ناوی ئامادە نەبووان بە مۆڵەت بوو بێ یان بەبێ مۆڵەت. دووەم ناوی هەر وەزیرێک کە لە دانیشتنەکەدا نوێنەرایەتی حکوومەتی کرد بێ. سێەم ئەو بابەتە سەرەکیانەی کە لە دانیشتنەکەدا تاوتوێ کراون. چوارەم ئاماژەدان بە هەر یاسا و بڕیارێک کە لە دانیشتنی پێشوودا لەلایەن پەرلەمانەوە دەرچوو بێت. چوارەم دەستەی سەرۆکایەتی لە ڕاستاندنی پوختەی کۆبوونەوەکەدا شوێنی پەرلەمان گرێتەوە ئەگەر لەبەر کۆتایی هاتنی خولی پەرلەمان دانیشتن ئەنجام نەدرا. سپاس بۆ بەڕێز سووران عومەر
بەڕێزان دەست بە گفتوگۆ دەکەین لەسەر مادەی 55 ئەو بەڕێزانەی کە داوایان کردووە لە مادەیە گفتوگۆ بکەن قادر ڕزگەیی، تەحسین ئیسماعیل، حەیات مەجید، عەلی عوثمان، عەباس غەزالی، ناظم کەبیر، بێستون فایق، پەروا عەلی، دکتۆرە پەری، عومەر عینایەت، عومەر کۆچەر، حاجی کاروان. کەسێکمان بیر چووە؟ سپاس بۆ بەڕێز سکرتێری پەرلەمان. بەڕێزان دەست بە گفتوگۆ دەکەین لەسەر مادەی 55 دەست پێ دەکەین بە بەڕێز قادر ڕزگەی. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرگەی یەکەم ئەم بێ پاساوە بکرێت بە بێ مۆڵەت ئەوەی دووەم ئەگەر بکرێوادا بڕێژێتەوە کە گفتوگۆی لێ نەکەوێتەوە هەرچەندە مەبەستەکەش هەر ئەوەیە. سێم خاڵی دووەم ناوی هەر وەزیرێکە لە دانیشتنەکەدا نوێنەراتی حکوومەتی کردبێت هەموو وەزیرێک نوێنەراتی کابینەکەیان حکوومەتەکە ناکە ئەگەر ڕانەسپێرابێ بۆ نوێنەراتی کردن ڕنگ بێ وەزیر لێرە ئامادە بێت تەنان نوێنەراتی وەزارەتەکەی خۆی دەکات بۆیە ئەم بکرێت وای دابڕێژێتەوە ناوی هەر وەزیرێک کە لە دانیشتنەکەدا ئامادە بوو بێ. سەبارەت بە خاڵی سێ و بابەتە سەرەکیانەی کە لە دانیشتنەکەدا تاوتوێ کراون ببێتەوە بابەت سەرەکیانەی کە لە دانیشتنەکە گفتوگۆیان لەبارەوە کراوە. چوارەم ئاماژەدان بە هەر پرۆژە یاسا و بڕیارێکە لە دانیشتنی پێش و لەلایەن پەرلەمانەوە پەسەند کرابن. سواس. سپاس بۆ بەڕێز قادر ڕزگەی. بەڕێز تەحسین ئیسماعیل. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش هەمان تێبینی کە قادرم هەیە لەو شوێنەی دەڵێ مۆڵەت دراو بن یا بێ پاساو ناگونجێ مۆڵەت دراو یان بێ مۆڵەت ئامادە نەبوو بن اینجا یەک شت زیاد بکرێت لەلایەن سکرتێری پەرلەمانەوە دەخوێندرێتەوە یعنی وای لێ دەکرێت دوای کردنەوەی دانیشتنەکە ناوی ئامادە نەبوانی دانیشتنی پێشوو مۆڵەت دراو بنیان بێ مۆڵەت ئامادە نەبوو بن لەلایەن سکرتێری پەرلەمانەوە دەخوێندرێتەوە. لە خاڵی دووەم وشەی ڕاستاندن لە زۆر شوێن هاتووە کە من تێناگەم ڕاستاندن یعنی چی بە حقەت تصحیح ڕاستاندن نییە ڕاستکردنەوە هەیە بەڵام ڕاستاندن لە کوردی نییە من نەمبیستووە. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز تەحسین ئیسماعیل. بەڕێز دکتۆرە پەری. بەڕێز دکتۆرە پەری کاک تەحسینە کەروێ مایکێ فەرموو دکتۆرە پەری. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 55 یەکەم دوای کردنەوەی دانیشتنەکە فاریزا ناوی ئامادە نەبوانی دانیشتنی پێشوو فاریزا مۆڵەت دراو بنیان بێ مۆڵەت یان ئامادە نەبوون ئەوە وای ڕێک بخەن ئەگەر پەخشەکە ڕاستەو خۆ نەبی دەنان ینی ئامادە نەبوو خۆش نێ بخوێندرێتەوە لەلایەن سکرتێری پەرلەمانەوە دەخوێنرێتەوە ئەو زیادە ئەوەی لە دەخوێندرێتەوە لەگەر زمانی ستانداردێکتر ناگرتەوە. دووەم پوختەی کۆنووسی دانیشتنی پێشوو بە مەبەستی پشت ڕاستکردنەوە یعنی تەزدیق دەخرێتە ڕوو دوای ئەو ڕاستکردنەوانەی کە بە بڕیاری ڕاستەوخۆی دەستەی سەرۆکایەتی یان لەسەر داوای ئەندامان تێیدا ئەنجام دەدرێت. لە خاڵی سێم
ئەو بابەتە سەرچیانەی لە دانیشتنەکەدا تاوتوێکراون. دووئە سەرچیانە. چارەم ئاماژەدان بە هەر یاسا و بڕیارێک کە لە دانیشتنی پێشوودا فاریزە لەلایەن پەرلەمانەوە پەسەند کرابێ. پشتیوانی قسەکەی کە قادری دەکەم. چوارەم دەستەی سەرۆکایەتی لە پشتڕاستکردنەوەی پوختەی کۆنووسەکەدا فاریزە شوێنی پەرلەمان دەگرێتەوە. ئەگەر لە بەرکۆتایی هاتنی خولی پەرلەمان فاریزە دانیشتن نەکرا ئەو ئەنجامدرا دەستی بەسەر زمانی کوردی داگرتیە نەکرایە کە ڕاسترە. بێزەحمەت. سوپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆرە پەری. بەڕێز حەیات مەجید. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە فەقەرەی دووهەمدا پوختەی کۆنووسی دانیشتنی پێشوو بە مەبەستی ڕاستاندنی دەخرێتە ڕوو. ئەو بە مەبەستی ڕاستاندنە هەر لابرێت دەخرێتە ڕوو. ئەوە وابزانم کیفایەتە. بۆ بابەتەکانی تریش پشتیوانی لە قسەکانی مامۆستا قادر ڕزگەی و مامۆستا تەحسین دەوڵەمەڕیەکە. سپاس بۆ بەڕێز حەیات مەجید. بەڕێز پەروە عەلی. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە خاڵی یەکەمە دوایکردنەوەی دانیشتنەکە ناوی ئامادە نەبوانی دانیشتنی پێشوو مۆڵەتدراویان بە پێی بێ پاسا و ئامادە نەبوون دەخوێنرێتەوە. بە بڕوای من ئەم مادەیە نەمێنێ، ئەم بڕگەیە نەمێنێت، واتە پێویست ناکا ناو بخوێندرێتەوە. ئەگەر بۆ ئەوەی کە بۆ زانیاری زیاتر بێ یا بۆ ئەوەی کە لە پرۆتۆکۆل بمێنێتەوە ئەکرێ بە ژمارە تەنها ژمارە بوترێ یان بخرێتە سایتەکەوە. یعنی ئەو ناو خوێندنەوەی لەگەڵ ڕێزما پێچێت وەک پۆلی خوێندن وابێت. ئەندام پەرلەمان خۆی ئەبێ مولتەزیم بێ. ئەو ئیجبارکردنش هەنێجار ئیلتیزامی یعنی ئیلتیزام ناکابەوەوە. لەو کاتاکە ئەگەر ئەوەی تیانە بێت خاڵی لە بەشی سێهەمە خاڵی یەکەمیش لا ئەبرێت. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز پەروە عەلی. بەڕێز عومەر کوچەر. برای سەرۆکی پەرلەمان ئەس داخوازت کەم زۆم کالڤی مادەی ئەنێکێدی غیاباتێت لجناژی ئاماژێ بێتەکردن. ئەوەژی گەلێک گرنگیە دەتە ئەندام پەرلەمان لجنێدا حاضر ببن. سوپاس بۆیە. سپاس بۆ بەڕێز عومەر کوچەر. بەڕێز ئاری عەبدوڵەتیف. بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕاستی مادەی 55 پێویستە بکرێ بە سێ خاڵ. یعنی خاڵی یەکەم زۆر گرنگ نییە چونکە تۆ لە خاڵی سێمە ئاماژەت پێدا لە پوختەی کۆنووسەکە کە ئەمانە لە خۆگرێ. لە سەرتاو ئاماژە بۆەوە دەیڵی دوایکردنەوەی دانیشتەکە ناوی ئامادەنەبوانی دانیشتی پێشوو مۆڵەت یا بێمۆڵەت دەخوێنرێتەوە. بەڵام لە پوختەی کۆنووسەکەشە بە هەمان چشنەم دیسان ناوی هاتوتەوە. یعنی مادەی یەکەم زیادە، بڕگەی یەکەم لە مادەکە زیادە. ئەگەر بمێنێتەوە مۆڵەت دراو بنیان بێ پاسا ئەوە هەڵەیە مۆڵەت دراویان بێ مۆڵەت لە کەوانەیەکە دەخوێنرێتەوە. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز ئاری عەبدوڵەتیف. بەڕێز عەلی عوسمان. بەڕێز سەرۆکی پەرلەمانی مادەی 55 بەرگادوێدا ئاماژە دایە ڕاستاندن و پەسەندکردنا کۆنووسێ پێشوو. باشتر ئەوەل دەستە سەرۆکاتیە پەرلەمانی بمینێتە کۆت پەرڕەوی پەرلەمانی عێراقی داهاتی. ئەگەر ماژی بە باشتر ئەوە خاڵە چارێ بەرگاسێ مادەی 55 بێتە لادان تاکو پەسەندکردنا کۆنووسی نەبیتە ئەگەرە دوبارە پێداچوونی پیاسا و بڕیارên کۆمبوونا پێشووی هاتنە پەسەندکردن. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز عەلی عوسمان. بەڕێز عومەر عینایەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتگیری قسەکەی پەروە خانمەکەم. ئەندامی پەرلەمان ئەندامێکە خۆی هەست بە بەرپرسیارەتیەکە ئەگەر بکرێت ئەو خوێندنەوەی ناوی نەهاتوو نەخوێنرێتەوە بەڵام چ ئیجراعاتێکی پەیڕێوی لەگەڵا کرێت بکرێت. بەڵام ئەگەر هەر لەسەر ئەوەن کە بخوێنرێتەوە پشتگیری قسەکەی کاگاری عەبدوڵەتیفەکەم کە ئەڵێ ئەوە تاوان لە یەکەم داهاتووە لە بڕگەی یەکەم هاتووە ناوی بخوێنرێتەوە هاتوو نەهاتوو و لە هەروەها لە سێهەمیش لە بڕگەی یەکەمە دیسان هاتووە کەواتە دوو جار ئەمە باس کراوە. من ئەگەر هەر برادرانی لیژنە سورن لەسەر ئەوەی باسی غیاب بکرێت تەنها ناوی نەهاتووەکان بخوێنرێتەوە ئەوەی جەنابی کاک تەحسین وتی ڕاستاندن بکرێ بە پەسەندکردن ئەوەش زۆر گرنگە. لە سێهەم بڕگەی دوو ناوی هەر وەزیرێک لەوانەیە سەرۆک وەزیران بێت لەوانەیە جێگرەکەی بێت
لەبەرەوە باشترە بڵێن ناوی هەر نوێنەرێکی حکوومەت کە لە دانیشتەکەدا ئامادە بوو ئاماژەی پێ بکرێت لەوانەیە هەر وەزیر نەبێت سەرۆک وەزیرانیش بێت زۆر سپاس بۆ بەڕێز سپاس بۆ بەڕێز ئەمەر عینایەت ئەگەر دواتر پشووەک وەردەگرینی بە پەلە ئەگەر قسەکانی خۆتان چڕ بکەنەوە لە مەودووە بەڕێز حاجی کاروان بەرە سۆرکی پەرلەمان منیش شەرمان ڕایی پەروەخان و کاک عومەرم بوو بەڕاستی ئەم مەسەی ناو خوێندنەوەیە هیچ جەدوایەکی نییە نە قازانجی بۆ پەرلەمانتارەیە نە لە غیابات کەمەکاتەوە تەنها یعنی تۆزێک بەڕێی من شەئنی پەرلەمانتار کەمەکاتەوە و خۆشیش نییە بەدیلی ئەوە دوایی ئەگەر لجنەی لە ئامادەکاری پەیڕەوە ئەوان شتێک بدۆزنەوە بەدیلی ئەم بابەتە ئامادە بوو یا ئامادەن بەڵام ناو هۆڵ نەبێ ئەوە باشتر لەبەرەوە من تەمەناکەم ئەوە نەمێنێتەوە بڕگێ سپاس بۆ بەڕێز حاجی کاروان بەڕێز عەباس غەزالی بەڕێز سەرۆکی پارلەمان ئەمن وای دەبینم خاڵی یەکەم و سێەم شتێکی زیادە چونکە کۆنووس بەخۆی باسی چ دەکا باسی دانیشتەکە دەکا لەو جەلسەیە چ کراوە لە غایباتە لاوەی هەر شتێکی بوو بێ لەوێ دەنووسرێ پێشنیار دەکەم خاڵی یەکەم و سێەم نەمێنێتن و سوپاس سپاس بۆ بەڕێز عەباس غەزالی بەڕێز بیستم فایق ڕێسەرۆکی پەرلەمان لەگەڵ پشتیوانیم بۆ مانەوەی خوێندنەوەی غیابات من پێشنیارەکەم لە پێگەی فەرمی پەرلەمانی کوردستانیش بڵاو بکرێتەوە لە ماوەکانی ڕابردوو دووسێ ناوەندی ڕێکخراوە ئەوانە هاتبوون متابعی وەزعی پەرلەمانی کوردستانیان نەکرێکێک لە تێبینیەکانیان ئەیانود لە زۆربەی وڵاتانی دنیا ناوی هاتوویان نەهاتوو لە CV لە شوێنی ناونیشانی ئەندامی پەرلەمانە هەیە لە پێکەکانیانە بەڵام لە پەرلەمانی کوردستانان نییە بۆی من پێشنیارەکەم لە موقعەکەشا بڵاو بکرێتەوە چکە لە نەتیجای خۆ بێ خەڵکی کوردستان دەنگدەرەکە لەکوێ متابعی نوێنەرەکەی خۆی بکا وجودی هەیە نییە پێشنیاری تریشم بۆ بەڕێزان لە سەرۆک و ئەندامانی لیژنەی پەیڕە و دیسان لەسەر ژمارەی زۆری مادەکانە مادەی 54 و 55 هەر یەک شتن بۆ 54 لەوێ بە مادەیەکی جیادانراوە دیقەت لە مادەی 54 سەرۆک لەگەڵ ئاماژەدان بە دانیشتنەکە ئەکاتەوە مادەی 55 وڵای تەرکیزمە ڕاوە قسا کرێت لە دەوروبەرم خەڵبورن مادەی 55 فقرەی یەکەمی ئەڵێ دوایکردنەوەی دانیشتنەکە وادە مادەی 54 ئەڵێ لەگەڵکردنەوەی دانیشتنەکە 55 ئەڵێ دوایکردنەوەی دانیشتنەکە ینی هەر یەک شتە بیکەن بە بڕگەیەک لەوێ بۆ هیوادارم من بۆ بە عقدەم زۆری ژماری ئەم هینە سپاسان سپاس بۆ بەڕێز بیستون فایق بەڕێز نازم کەبیر بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری قسەکانی کاک بێستون دەکەم دەربارەی ئەوە کە مادەی 54 و 55 لە یەک مادە جێگان بکرێتەوە چونکە پەیوەستە بەکردنەوەی دانیشتنەکە ئەوەی تر پشتگیری قسەی کاک تەحسین دەکەم دەخوێندرێتەوە یعنی لە لای کێ لە لای سکرتێری پەرلەمان ئیشارەت پێ بدرێتن ئەوەی تر کە کاک قادر گوتی نوێنەراتی حکومەت دەکات وەزیر یعنی بۆ بەشقەم نوێنەراتی حکومەت ناکاتن ئەگەر ئەوەش ڕاست بکرێتەوە زۆر سپاس سپاس بۆ بەڕێز نازم کەبیر ئێستا دەرفەت بە لجنەی پەیڕە دەدەین بەڕێزان فەرمونون ئەگە تێبینیەک یان وەڵامێک هەبێت بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو تێبینیانی پەیوەندی بە سیاغەوە هەبوو ئێمە جارێکی تر تەکید دەکەینەوە دڵنیابن ڕەچاویەکەین سەبارەت بە دەمجی 54-55 ئێمە لەگەڵی داین پێم وایە پێشنیارێک زۆر باشە سەبارەت بە ئاماژەدان بە ئەوی کە سکرتێر دەیخوێنێتەوە ئەمە لە پێشتر لە بەشی سێم پێمان وایە ئاماژە بۆ درایە کە ئەرکەکانی سکرتێر چەیەک لەوانە بەرنامەی کارە خوێنرێتەوە بۆیە ئیجاب ناکە لێرە جارێکی تر باسی لێوە بکەینەوە سەبارەت بە بابەتی ئەوەی کە ئایا ناو بخوێنرێتەوە یان نەخوێنرێتەوە طبعاً ئێمە وەکو لێژنەی کاتی جارێک تر تەکید دەکەینەوە ئێمە لەگەڵی ناوەکان بخوێندرێنەوە تەنانەت پشتگیری کاک عومەر کۆچەریش دەکەین کە ناوی ئەندامانی لێژنەکانیش کە غیابە بخوێندرێتەوە بەڵام لەبەرەوەی سێ ئەندام زیاتر پشتگیری کردووە ئەو مەسەلەیە لە هەفتەی داهاتوو کە خرایە دەنگدان دەیخینە دەنگدان ئایا ناوی ئامادە نەبووان بخوێندرێتەوە یان نەخوێنرێتەوە بەڵام مەسەلەیەکی پەیڕەویە تەنها لە کوردستانیە لە هەموو شوێنەکان ناوی ئامادە نەبووان لە پەرلەمان دەخوێندرێتەوە سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرسەد بۆ ئەو ڕوونکردنەوە بەڕێزان پشوەک وەردەگرین ساعت 3 دەگەڕێینەوە ئێرە بەردەوام دەبین بەلایانی کەم 2 ساعتێکی تر فەرموون دانیشتنەکە هەڵدەگرین سپاس بۆ ئێوەی بەڕێز